لخانقي مريدا ديوانم تو بكرم لخانقي مريدا ديوانم تو بكرم قربزا مالدنا قمتي لامول شي دنياكم مبرسل لا بدارن كشوسان يا ديداكم مبرسل لا بدارن كشوسان يا ديداكا دارن من بدارن نوم مريد دارن هاي مريدا وانا متوبكارن لا خانا هاي مريدا وانا ريشكم بيتك يا صدام لا شاري عشقا لدلد أبيبا والله قد بردنا زيد لمبا لدلد أبيبا والله قد بردنا زي قايمن با دارم من بدارم شولانو برين دارم شولانو برين دارم لخانا قاي مريدا ديوانا توبكارم لخانا قاي مريدا ديوانا توبكارم لخود بيبا شمنا كي قربا بيرين بزان لخود بيبا شمنا كي زندا بودي دارد آوك بام أقرادا كي زندا بودي دارد آوك بام أقرادا كي دارم من بيدارم شولانو برين دارم من بيدارم شولانو برين دارم مريدا ديوانا متوبكر خانا قاي مريدا ديوانا متوبكر. اللهم صل على محمد وعلى ال محمد. وي دستت وتخرج من وي دنجة تهرهبت ما مصا وي خدش ترازيبت ان شاء الله. بارك الله فيك. السلام عليكم ورحمة الله وبركاته. كوي برام شوني؟ صحتك شونه؟ باش الحمد لله. والله هي هزدا كم أول مشكلة بيني خوما. هيز مشكلة يا طاو دوني مشكلة. دي بين منطقة. يزني. سلاوتان لبت سلاوي خواتان لبت خوش حالين لدوم روجيش لبرنامج باشيف لقل اوي خوش ويستاين لبرنامج جیاوازتر لوی پاردیونی آماجمان پیدا کارنیو کشو هوایی چی تواو کردانه هروها فینکو سازگار و خوشیش. واتش ما شاء الله واتش. أفجل كيت كيف أنا بختي إلهي. گرنگ ویز چی کردیه مناوت کان پیک و مکسدکین. الله يعافيك. كردنا وكردستان هرهمية كا إدي أوتي كلاوية جوانا مش موديل شيء جواني جلو برجي كردي دبت أو شيء بيك فاجيونا تهني كلتورة وتكلتورة نعم. السلام عليكم ورحمة الله وبركاته. شفا دوي الشفيت بيروس شهيفا بيروس وفي وقت بيروس إشلا مالتات تجي خير وبركات من شهيفا رمضان بيروس أفهيفا تجي خير وبركات هندي شوبت دقة بدقة خولك بخولكتي بقرن دقك شوانات بي ذكري خدي بي خيرك تبسمك في وجهك أخيك صدقة همو عذاب بتشكترين خير همو يبقر نجيم همو يبتورا نبا همو عصابي نبا همو هاوي بقرين في هاي خو فيري قرنجين يبكين هم بيجني قرنجين يعني خاندي سلوات قرنجين وها الروجاكي خوان فيري تستيقن إن شاء الله همي خير وبركات في هاي بدأس قوة بينن أفشفاجي خدها هسكت يكش بابات جرينك طبعا داس خوش ما مستوى ما نداش في جرمجورية ما وداس بيكر جا أمجي هول دين وكيتا جرمجوركين بس راستي ما وكيتا بيتشنا بود
ان شاء الله كومنتي زور خرافم باز بدويني وابزار ترشي او دكم كومنت خرافانه باش الدكا نا انسان كومنتي خراب نخيني باشا دي داس برنامج خوكين وبابتك جرينج يا شباب ما بحث كريك وبابتك جرينج او شي تشبرو فلسفي ڕۆژ و گرتن يا الله لە قورئاندا ڕۆژ و گرتن کە دەگوترێت خی گەورە با بەندەکانی دەفەرمێت کە ڕۆژوو بگرن بۆچی ڕۆژوو بگرن فلسفة كده چی تێدایە نظام. ینی هەر ئەوەیە کە مەسەرن بتەوێت کە برسی بیت نان نەخۆی هذا بروجي ما بابەتی دیکە هەیە لە نێو مەسلەی ڕۆژوو گرتندا داوا لە بەندەکانی دەکات خدای گەورە بۆچی داوایان لێ دەکات ئێمە لەمبارەیەوە گفتوگۆ دەکەین يا الله لەگەڵ قال ما مستا عمر تشنجياني وبلا بيت نوفا جهه ما استوديو ما باشي في ما مستا عمر قلا بخيراتي يا اخوا بخير يلا السلام عليكم. عليكم السلام ورحمه الله الفيل الغنيم بخير يا أخوة. يلا باشا ما مسا شلون يلا سلام بخير. باشا قلا بخيراتي ما مستا بخير بيا أخوة خوش حي بارك الله فيك ونجي بخيرات الله يخليك همي بخيرات ئاودانت کردەوە رمضان جي بخيرات ڕەمەزان پیرۆز بێ یاخوا ديش هوا رازي بأزدي أب تلفون خوبي دنكم خدي اره والله بايبجي باش قدير اخوش تلفون بوتاتن ما مستا والله تلفون تي وجواب دين وجواب يلا كوتن ئەگەر تەلەفۆنیش هات زەرور بوو کە جواب دێ و ئاسایی كبرسيون هكا مولبي هكا مول والله. تلفون كير جاركم برنامج هاول دهوك سيداك خدي رحمة خولي بك شو بردلوفاني خدي خداحافی يا آليا باكوري بو البرنامج ده مش بيركر بيجي تلفون اخو كركه وقتی تلفن بهات مهم نابینن از نه تلفن دامه از البرنامه دامه هم من نابینن ای پاش برنامه من چوانن باشن الحمد لله ما مصطفى بس توي باش صلو مدبي رمضان تا بيروس وإن الله خدي قبيل كت يا ربي يا ربي لهمية وفيروز بإن شاء الله الله خدي خدي فيروز يبدأ تهمية اللهم آمين نقولي بو بحثي فلسفه روجو تدويستر هندي بخافي بەڵێ بەری ئەس دەست پێ بکەم فەلسەفەی ڕۆژوو دیارە لە هەمی فەلسەفە پێشتر لە هەموو فەلسەفەیەک لە پێشتر کە ئێمە عیبادەتێک دەکەین لە دینی ئیسلامە عیبادەتەکان لەسەر دوو بەشن فعلەکان ئەدا کە مکەلەف دەیکە لەسەر دوو بەشن معقولة المعنى هيا واتا أو يشبه قسمتي شي تعبدي الروتة عبادتي الروتة لكن لو عبادتاني كهاو بشا عبادتي الروتة أي كي تنكي خوا فرماني داوا وبشي كي تريشي تيا كبيواندي با أو كي وجنابتنا وتانا فلسفي روجو فلسفي أوشتا ڕۆژوو یەکێکە لەو عیبادەتانەی هەردوو لایەنەکەی تایە لایەنی عیبادەتی مطلقی تێدا هەیە ئەو جا ئەم عیبادەتەش بۆ لە پای چی فەرز بووە لەسەر ئینسان ناڵێم موسڵمان فەرز بووە لەسەر ئینسان هەمیە لێرەوە دەستخۆشیتان لێ یەکەم دەستخۆشی لە هەموو بەڕێزانە و ئەو پێشمەرگەنا دیارانەش کە لەو دیو کامێرەکانە و ئەوانی دیکەش هەر هەمویان سڵاو و حورمەتم بۆ ئێوەی بەڕێز و بۆ ئەو بەڕێزانەش کە ئێستا لە کوردستان کاتیان هەیە و دابنیشت بن یا ئەو خوشک و برایانەمان لە دەرەوەی کوردستان ڕەنگە ئەوان هێشتا بۆ ئەوان باشتر بێ ڕەنگە سەعات دەبێ سەعات 11 بێ لە هەندێک لە وڵاتانەی کە کوردەکانی ئێمە خوشک و براکانمان لێ بەر حەسڵاوی خۆتان لێبێ بەرنامەکەم بەلامەوە ئەرکێکی دینی بوو کە بێم کە ئەم شەوچ بۆ شەوی تریش دەنا من ئەوانەی کە لە من نزیکن دەزانن من هەر لە سەرەتای مانکی ڕەمەزانەوە لە ئەعتیکافم لە مزگەوت دەرناچم لە دوێنێەوە من لە ئەعتیکافم بەڵام ئەو لە شەرعا ئەو مەجالەی تیا هەیە کاتێکە ئەچی بۆ حەج یا عومرە کە ئیحرامە بەستیت لە نیەتەکەیە دەڵێی فەمەحلی حەیث حەبەستەنی خۆیان لە شووا ئاستەنگێ دروست بوو لەویا ئیتر ئیحرامەکەی من کۆتایی دێ ئەعتیکافیش دەتوانی ئەعتیکافەکەت مەشروط بێ ئەگەر پێویستیەک هەبوو دەرچی لە ئەعتیکاف بە پێویستم زانی بۆیە هاتم
يعني ما مستعمل أزفيري برسيرة يعني أنت اعتكافك كنت المال بي مجلي عبادتي بي باش برنامج تاع اعتكاف أخو شكون دي لحجري خوما يعني اعتكافك شكان ولا برام برنامج هاتي يعني هر أول هل لازم اعتكافك حساب دبي لا لازم اعتكاف سيرنا يدرس جملة مسجو بلام مشروط مكردوا أجر بفيوستيك ضرورتك هبو وكو أم إيشا خيري إيوا بيم وكو أم إيشا خيري إيوا كبيم إن شاء الله فمن لردا وكو كسایەتیەکی عاتفی قسە ناکەم وەکو کەسایەتیەکی نێو پەروەردەی ئەو کتێبانە دوێنێ ستافێکتان هات لەگەڵ منە چاوپێکەوتنێکی کرد بۆ بەرنامەیەکی ترتان لە کتێبخانەکە وتمە کتێبخانە ڕەسم نین ئەبێ لە مێشکی تۆیە کە ئێستا لەگەڵ من قساکەی ئەوەندە تۆمار بوو بێ من کە ئەم کتێبانەم داناوە لە پشتمەوە لە بەردەمیا دانیشتۆم حتمما شتێک لەوانە لێرەدا هەیە چاوەڕێی ئەوە بکە جا من بە خاڵێکی زۆر هەستیار دەست پێ ئەەکەم هیوادارم ئەو بەڕێزانەی کە جۆبیست ئەبن بە وردی لەگەڵ ئەو قسانەی منە مامەڵە بکەن ئینشاءڵڵا ئێمە وەکو بڕوادار شتێکمان هەیە لە ئەبجەدیاتی دینە پێی ئەوترێ لەوح المەحفوظ اللوح المحفوظ وشي لوح يعني تختداري قورا المحفوظ يعني باريزراو همو مسلمانك لأبجديات مانا بروابون هيا بعالمي معنوي كشتيك هيا بي أو تري اللوح المحفوظ أم أو اللوح المحفوظة قرآن لزور شوينا آماجي بيدك لسر بوني أو لوحة كأو شوينا أو شتاني تيايدا دنوسري أو شتاني كتيدا نسراوا قابليتي قرانكاري نية مثلا خواهي قورا لهر قناخيكا كبيغمبريكي ناردوا صلاة وسلام خواهي لسر بي لآدم وتابا بيغمبري خومان محمد صلى الله عليه وسلم هر تشريعك كبو ناردبن قابليتي هي تشريعك نويتي تيابو بي بو قناغك بلام لأبجدياتي هموشن كوتي بيغمبرانا همو بيغمبريك او هبوة صلى الله عليه وسلم لسر بي كشتيق هي بي او ثير لوح المحفوظ اوش كلو لوح المحفوظ نسرا بي قابلي هيج قرانكاريكي نية او ثوابته بوينا او تعبير قرآني كبو اوش نوسيناني لوح المحفوظ بكاره يعني قرآن تعبير كتابتي هي اويش وشي كتابية وشي كتابات مثلا خواي قوراء فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم كتب الله لأغلبن أنا ورسلي خواي قوراء للوح المحفوظ نسيبتي حتميا منو بيغمبركان مسردكوي قابلي نقاش فيه چونكي خواي قوراء أو تعبيري كبوبا كان كتب الله لأغلبن أنا ورسلي منو بيغمبرانم سردكوي كسنات وانا هجبله چونكي كتبه همان اموشيا بچن شوازيك بكار دهينه كتب عليكم ككاتيك يباسي ديني سرجم پیغمبران دكا واجبك هي بي اوتي الرجو ام واجبه لسردمي آدم وتاب محمد صلى الله عليه وسلم للوح المحفوظة نسراوة همو بيغمبرك وأتباع كانيان روجيان لسربوة بجواب سؤال فيني بسيارة كورد رقا برسوية درج بوچي همي بيغمبرا بوهات يكو أمتت وانا روجي بقرن حتى بيغمبري صلى الله عليه وسلم نو كاب روجي لسه بعدين يا الله بان بو مقدمة بان بقى ما أو نتيجة كمن دم يا الله كاية يا الله كبيغمبران او تعبيريان لقل بكار هاتوا نص قرآن بتودلي كتب عليكم الصيام شلون كوتكاني محمد صلى الله عليه وسلم محمد صلى الله عليه وسلم كما كتب على الذين من قبلكم يعني كتب للوح المحفوظ ثبت اتر يشيك لو مفرداني قابلی هیچ قسە کردنێک نییە لە ئاستیا بۆ هیچ کەسێک چونکی سەوم
لهمو بيغمبرك لا يهبوا لا ديني همو بيغمبرك هبوا لتشريع يميشا هيا صيغة كيشي أمن دا قرسو تندا لآستي صيغي خواسر أكوي بسر هموشتكايا كتب لوي أفرمي منو بيغمبران سركبين لوي شهد فرمي كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم قابليتي نقاش تيانية أما تعبير قرآنك هي أمجا ببي ببنيشت خوشي منال ومزن كتب والله وجوب ناقين ونازانم چي أم بوخلواتانا أقريتو بو مجالدان بأحمق كقصبك وأم جهاني آجلستاني كسوشيال ميديا في أوتي سوشيال ميديا كبي أوتي أوكو آجلستان وايو إترك وتيشم آجل يكي تيايا أقوقيني أوكو كالاشير يكي وكو بلبل دخوني يكي كيش أزري تيايا يكي كيش أوري تيايا بهم صفة جواز بهم صفة كاني آجل هذه السوشيال ميديا بوتا أو بزمان تليرا و أروين بو أم خاليتر كما دم لسر همو أمتي بيويست بوا لسر أمتي محمديش بيويست صلى الله عليه وسلم أم شتي كبيدا قتري بيويستا كعبادة بيويستا وشي بيويست أمانة بشين بزماني عربي فرض مان هيا وجب مان هيا ندب مان هيا إباحة مان هيا جائز مان هيا محرم عليكم مصطلحات أصولية أهل علم قلاليان كردوا إيشيان لسر كردوا قصي لسر أكن ككاتيان بيناسي واجب دكان بو أهل عقل قصدكن بكم الله عقل دار قصاكن علين الواجب ما يثاب على فعله ويعاقب على تركه واجب أويا أجر جيب جيد كرت ثواب هي لسري أجر جيب جيشد نكرت عقوبة هي لسري وعقوبش لسر ذو جولا يا إما عقوبتي قيامتي مطلقة يا إما عقوبي دنياي مطلقة ياخذ عقوبي مشتركة بعقوبانية أو شتيك عقوبي تنابيني وأزاني جو كوا عقوبي لسرا أحمق أو عقوبي كتدرك بينك ولا بروي نخوان دواري لبروي نقراوي توب وكتاب لبروي كومالك دستت بيوانينو بمولانا بعقلي عن كردوي هيني عن كردوي وازاني خلق نازاني تخلي كيتشيت تكايا في مبرا مسلسل فكرة كي كأم بيجينم شو من هاتون براسي كاعتكاف مشكانوا هاتون دفاع للقرآن دفاع لبيغمركم صلى الله عليه وسلم دفاع لأمتي بكم كصحابة رزاي إخوان لبي الله رجوع واجبة تابعين فرمان الرجوع واجبة أئمة أربعة الرجوع واجبة أمة إسلامي الله رجوع واجبة أحمق لمن كوبيتواني وخلقتو شيكين بكا شوك بكا ولا واجبنية من هاتم ليريا لباتي تاريخ إسلام لباتي قرآن هاتم أقصانا ذا كان بوي يتر أو النبي هذه قلتي واجبنية ونفرزة شو قلنا هاك السروية دين دركاتيا ينجي والله من داشم واخذ من واصل عبد الكريم مدرس زور باش واصل عبد الكريم مدرس لشريعة إسلامه برون بقر هنا وشريعة إسلامي أو شتاني بيوتي ضرورات من الدين رجوع نيج زكاة حج جيجا لشايت مان كدخول إسلامه أجر كسي إنكاري لواجبيتي يكي لوانكر بيوتي مرتد يعني أوي باوري بونبي كروجو واجبة مرتدة الذين إنكاري واجبيتي كيكرد أول بيوتي مرتد إنكاري واجبك لضرورات الدين أما بشيك لقصة كان بشيك تر أم جاورن بابشينا ناو آياتك هو أما آياتك بزمان عربية زمان عربية مو كسي نفس بورا ونليتيها ولا بابشين بخدمة آياتك كاني قرآن بزانين قرآن خوي لردا شمان بيدا فرمي لآياتي سطو هشتاو سيو بدواوا ببخشن بتاعيد اسمه ولا لا سورة البقرة سورة بقرة بالله أعوذ بالله من الشيطان الرجيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد
منكم الشهر فليصم. ئەگەر کەسێکی مسلمان کەوتە ناو مانگی ڕەمەزانەوە و هیچ هۆکارێکی شەرعی نەبوو بۆ بە ڕۆژوو نەبوونی وەکو نەخۆشی یاخود سەفەرێکی حەڵاڵ فليصمه يصم فعل مضارعة لامي أمري لبيشة واجب أبي بروجو ببي أيقر بروجو نبو والله هيج عقوبة كنية من نبيني عقوبة لشو نبيني لسؤال مشوال ميدانا وبيني أحمق ورا بيربلم عقوبة كيشي أجر كسيك بروجو نبو أجر كسي بالرواي بو نبو نك بالرواي نبو هر بروجو نبو بروجو نبو لوي كبرواي بي نبو زوج جياتريش لوي ك برواي بيتي برام لتنبري يعني هرو كارش والله كهر بالرواي بينيا تيجاشتي استا او باسك او كبرواي بينيا بله امريكا عقوبة كي كبرواي بينيا عقوبة كي نهار هركب عمدي ايشكين نكبر رواي بينيا كب عمدي ايشكين نكبر رواي بينيا حديثك أما صحيح ترغيب ترهيبة بلى صحيح ترغيب ترهيبة بيغمر صلى الله عليه وسلم دفرميت حديثك دريجة بيغمر صلى الله عليه وسلم دفرمي لخوما شتيكم بشاندرا دوكس وتيان باسر كوين بوسر أو تشيايا منيش وتم ناتوانم ئێمە یارمەتی دەدەین بۆ سەر چیاکە سەرکەوتم کە سەرکەوتم جۆم لە عوا بوو ئەوەی تۆسی عەرەبی بزانە زانێ عەوی یعنی سەگوەر جۆم لە عوا بوو عوا حیوانات بوو پێم وتم ئەوە چییە وتی ئێستا ئەبینی ئەوە ئەوانن کە لە ئومەتەکەی تۆ ئاسانکاری ئەکەن لە ڕۆژوو بەبێ هیچ مەهانەیەک بە ڕۆژوو ناگرن ڕۆژوو ناگرێ و هیچ مەهانەیەکی شەرعیشی نییە باسی عقوبەی جەهەنەم دەکا بۆ ئەو کەسانە و پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم تەشبیهیشیانەکە بەچی عوا ئەڵێ دەنگیان وەکو دەنگی سەگ وا بوو باش مامۆستا لێرە پرسیارێک دێتە پێشەوە ببوورە دەڵێ لەنێو ئەمەی کە باست کرد گوتیت بۆ ئەوانەی کە ئاسانکاری دەکەن لە ڕۆژوگرتندا ئاسانکاری ئەگەر ئەمە شی بکەوە مەبەستەکە زیاتر نام ئاسانکاری نەوە تعبیرەکە مسەجەلە نا ئاسانکاری ئەڵێم ئەوانەی کە بە کەمی وەردەگرن ڕۆژۆکە کە یعنی من ئەزانێ واجبە مسلمانێک من مەلا عومەرم ئەزانم ڕۆژوو واجبە ئەشتوانم بگرم کەچی کەم تەرخەمی تیاکەم منی کەم تەرخەم لە ڕۆژوویەکە کە ئەتوانم بیگرم و نایگرم ئەوە عقوبەکەمە نەگەوەی کە باوەڕی پێ نییە ئەجا ئەوەی کە باوەڕی پێی نییە ئەبێ ئەوە تۆ بچێتە ئەو خانەوە لە جوابی ئەو برایوتم ئەوە لە شەرعا پێی ئەو ترێ مرتد ئەو جان لە دوای ئەم ئاەتانە قورئان چییە فەرمێ ئەفەرمێ ئەم ڕۆژوە لەسەرتان بە پێویست گێڕراوە لعلكم تتقون لعلكم تتقون وشي لعل لزمان عربية بو ترجية بو هواية ماص بن عبد الكريم مدرسة فرمي إنهم أن براستي وها ليت خزقايا لعله كأن وكو لكن بلام بو دفع وهمي بيشول كلام ما بيوتي حروف مشبه بفعل أهل علم تيقاتو أزاني من الله مجي لعل بو ترجية أم فعلانك قرآن بكاري أهيني عسى يعني لعلي خواوانية يعني تو لعل توابه نك خواي قوله هواية تو بأهل تقوابي بروجو ببا لعلكم تتقون بلكو بو هوا دوابه بهوي روجوا لقائمو ليستي تقوانيك أهل تقوان بيت هجمار كردن أوجه تقوى لشي وشي تقوى يعني خوباريزي عربية خوباريزي لدوزخ بلي خوباريزي لهوكاركاني كبرو دوزخ الدبا بلي خونزي كدنا ولا خوا أو جاريان أروين بو فلسفينا وعمومي روجو بيغمر صلى الله عليه وسلم دفرمي أجر كسيك بزماني بروجو
واز لە زمان بەدی نەهێنێ بەدزمانی واز لە غیبەت نەهێنێ فليس لله حاجة في أن يترك طعامه وشرابه خوای گەورە چ ئیشێکی بەوە نییە تۆ خواردن و خواردنەوە واز بێنی بەڵام سلوکیاتی چاک نەبێ یەکێ لە دەرسەکانی ڕۆژوو من دوێنێکە ڕەمەزان نەبووە 3 ژەمەم خواردووە بەڵام ئەمڕۆ 2 ژەمم خواردووە ژەمی سێهەمم چی لێ هات ئایا کردم بە مەسرەفە زیایەک و لەسەر سفرەکە بڵاوم کردەوانێ یاخود ژەمی سێیەمم کۆگا کرد یا بردم بۆ ماڵە هەژارێک مامۆستەکەواتە لێرە ئەمە پرسیارێک ئەمەجە لێرەوە هاتین بۆ ئەوێ بۆ فەلسەفەکەی قسە لەسەر فەلسەفەکەی زۆر چاکە کەواتە لێرە خوای گەورە بۆ بە بەندەکانی دەڵێ بەڕۆژووبن ڕۆژووبوون بۆ تۆیە بەڵێ لعلكم بەڵێ تتقون حکمەتەکەی لە چیدایە و نەک تەنیا بۆ مەسەلەن ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم بۆ تەواوی پێغەمبەران بە هەمان شێوەیە بۆچی ڕۆژوو فەرز کراوە بەسەر ئومەتان بۆچی ئەوە ئەوەلەن با جوابێکی فقهیانت بدەمەوە نازانم هی نالیە یا هیچ نازانم مەرجیش نەینالێ بەڵێ زەڕێ ئیمان گەرها پێتەوە کەوتیان خوا ئەوڕێتەوە شارە زوریانە زەڕێ ئیمان گەرها پێتەوە کەوتیان خوا ئەبڕێتەوە ئەوە قسەی لێ ناکرێت بۆچی بەڵام چونکی خوای گەورە خۆی فاعلی مختارە هیچ کەسێک بۆی نییە لا يسأل عما يفعل وهم يسألون خوا لێ ناپرسێتەوە چ دەکەی خەڵکەکەی لێیان دەپرسێتەوە چ دەکەن بەڵام ئەمە مانع نییە لەوەی کە زانایان بە ڕەحمەت بێن خوا جەزایان باتەوە بەماندووبوونیان هەوڵیان دابێ بەماندووبوونیان هەوڵیان دابێ کۆمەڵێ حکمەتیان لە هەندێ لە شتەکانە بۆ هێنابین خائیمەی ئەو حکمەتانە ئەگەر باس بکەین یەکەم لە ئازاری هەژار تێگەیشتن کە ئازاری هەژار تۆ تێگەی بەڵام بەم واقعی ئێمە کە ئێستا بە ڕۆژوو دەبین دەبێ بپرسین ئەرێ لە ئازاری هەژار تێدەگەین ئەمە خاڵێکی در سەبر و ئارامی فێرکردن ئایا ئێمە بە زمانی بە ڕۆژوە سەبر و ئارامیمان هەیە وەکو پێویست کۆمەڵ ئەمانەی کە لە ڕۆژووی پێغەمبەرا بۆ صلی الله وسلم لە ڕۆژووی پێغەمبەرانە بۆ سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە ڕۆژووی نەتەوەکانە بووە ئەم ئەبدێتکردنی لاشەیە ئەم فۆرماتی بەسەرهێنان و سەر لە نوێ سوودگەیاندنە بەلاشەی مرۆڤی موسڵمانە ئەمانە تا چەند معناکانی وەکو خۆی ماوە ئێمە کێشەمان لەگەڵ کۆمەڵگەی خۆمانە ئەمەیە تا چەند خەڵک ئەیەوێت لە ڕۆحی دین تێبگا لە ڕۆحی شەریعەت تێبگا یان ڕواڵەتێکی دەوێ و ئێمە قسە لەسەر ڕواڵەت بکەین ئێمە گیرمان خواردەوە بەدەست خۆمانەوە کە ناتوانین وەکو پێویست ئەدای دینەکە بکەین و بە خەڵکێکیشەوە کە ئەو شتێکی لە من دەوێ من شتێکی ترم دەوێ من لێرە با من شتێکە بڵێم پیرەمێردی ڕەحمەتی ئەڵێ چاولێکەریە هەموو نوێژی کورد هەر بۆ ئەوەیە بڵێ نوێژمان کرد بەداخەوە ئەمە ملەتێک من 4 ڕۆژ پێش ئێستا چوم کیژۆڵێکم مارە کرد لە کوڕێک باوکی کچەکە پرسیارێکی لێکردم وتی مامۆستا پرسیارێک گوتم فەرموو تی لە دووبێەوە هاتووم لەوێ کە گوێر لە دەنگی بانگەکان دەبێ سەرنج دووار ڕائەکێشێ ئەگەر ئەهلی دینیش نەبی ڕائەوەستی بە دیار ئەو دەنگە خۆشەوە کاریگەریەکی وای هەیە و سەدایەکی هەیە نازەم لای ئێمە بۆ وای لێ نایە وتم بەچی وای لێ بێ باوەکیان ئەمە نەریسی ئێمە ملەتێکی عەشایەرین حەز بە یاسا ناکەین حەز ئەەکەین موسڵمان بین وەک خۆمان حەزمان لێیە دیموکراتی بین وەک خۆمان حەزمان لێیە ئیشتیراکی بین وەک خۆمان حەزمان لێیە هەموو شتێک وەکو خۆمان گەرەکمانە شتەکە ڕاکێشین بۆ لای خۆمان نەک وتم پیرەمێردی ڕەحمەتی ئەگەر بڕۆ تەماشای دیوانەکەی بکەین لە سەردەمی ئەوە لە مزگەوتی گەورە گیریان خواردۆ بە دەست مەلا سەعیدێکی دەنگڕی دەنگ ناخۆشەوە کە بانگوێژی مزگەوتی گەورە بووە پیرەمێرد دەڵێ بۆ ڕەبۆ ڕێدێ وەک بۆ ڕێی مانگا مەلا سەعیدە ئەوە بانگەدا دوور لە بانگەکە ئەمەم هاتە بیر ئەنکەرە الأصوات لە صوت الحەمیر ئەمە مشکلەمانە بینە سەر فەلسەفە و ڕۆژی هەندێک زۆبیر هینانەوەیە کارمان کرد شەڕێمەت گەل وەختیە دەستپێکی مڤیاسۆ بژمەتە مامۆستا فەلسەفە و
تعقيد كرناوي خوزيت لا دسبيك قدوا يبيجت واجبني نا اوج دين دركاتيا من افاش تدفيت كتب عليكم الصيام كما كنت صيام بس هيفا رمضان دا ينجي جيخ وهمية دا دير كاتنش قناهي دير كاتنش حرامي دير كاتنش غيباتي دير كاتنش اخفنا الكريت كتب عليكم الصيام ونقول في شهر رمضان بابا لا وتيتي دعاء شهيد منكم ديارته اهج من نبو لا تفصيل بس روجي ديجي ما يتهين آياتي دوية من قد كريمن من آياتي دوية دا من قد قرآن بيجي فمن شهد منكم الشهر شهر رمضان الذي أنزل فيه القرآن مانجي رمضان أو مانجيا أو آياتك كم خين دواني أنجارين لنا آياتك فمن شهد منكم الشهر فليصم وروجي دي غير رمضان روجي دي سنته روجي دي سنته اوراق تكل نكين اما فرض جاري اميج فرضي دا بلا خلاص ببين درباز ببين بريفا ان شاء الله يتفير بو فرضي بدا بريفا السنه تجي ان شاء الله دي هم بيتو دي با بريفا روجو همو وقتك الا او كاتانا بك استثناء كذبه الشارع استثناء كذبه خيره بتايبتي لدو شمو بين شمانه بتايبتي ل سياس دو شوار دو باز دي مانجي اسمانه نقمانجي موشا مانج دبيندي أمانة كاتي سنة أو مناسبات عرفات سنة ششل لان سنة أمانة همو خير خوي هيا بلام جاري إما هل لسر أصلي الصيام فرزك كيش هي كان بودروس كردوين وكيش أجني إن شاء الله يتقوى تعيبيدي إن شاء الله دمائك بيبت إن شاء الله بلا سر هندي روستين تمام إن شاء الله كواتا اللي رد زارشي ديكا برسيارك ديتا بيشوا يعني زور زارنج أو برسيارة دكريد آية كسك هي كبلي من بروجوم وبروجوج دبي هرسي روجكش دوازار لي ورناجيريت أجر هيا كان أواني كروجيون لي ورناجيريت تحديدا كزوتي لإخوانيا بلى أم وكالتي خوايا كبوتا باو لباتي خوا خلق بو جهنم ناردنو لباتي خوا خلق بو بهش ناردنو لباتي خوا خلق حكم دان بسرا او ظاهري كليك دبيني روجو اگر كسيك بروجو بو روجوي شرعي كخو قرتنوي لا خواردنو او شتاني كودبي خوي لي بقريتوا اگر غيبتي شيكد لاجريته طواوا نقروجو كي بطالبيتوا اگر نميمه شيكد لروجو كي ديته اجري ديته دواوا نقروجو كي قبولنا به وكشون افرد اگر ارای شيكد روجو كي قبول به بلام لسر ارایش وخو نشان دانا كي بو دروا يا هرشتك لو بابتانا او بيودي باجر وهي نك قبولنا بوني اصلي واجبك مصطلحك زور زار بكاردي دلي الروجو كي سوق بويا نشتيش لي بابتانا هي الروجو سوق بن هي نية اصلي نية من في معايا اتحاشى ان اتكلم في مثل هذه الامور تمام ومستا هرديسا ام تيجاشنا تروجي قرتني دا ابهمي رامانتو فيجا ام كردي فيجا ري بحسكين جبلي وان خو فير كرنا اگر كابراك بروجي بهي رمضاني بشتي رمضاني وكي بري له هات او مروفي بري رمضان دي سو زفري وكي بري او يتش فايده روجي قرتنا زول استفاده كرت باجوغرا تناوش جوان جعلوا ناقص دي ان شاء الله جوان جان شافت اماشكم ام جا ومن تيك او كردو ازي كاز لازم من كاميانم شوفان جان تخزماتيو ديال اي والله اتشوف نعمه تاخذ دين داري هاوما بندر عفوا ازبني وخب دائما ما مصيك ما نبو لكلية دعوة أصول دين دكتوراي هنابو لشريعة إسلامية دكتوراي شي هنابو لقانوني وضعية بس يتشلو سي صال شلشات بيج يستاكم كمان لجامعة إسلامية لمدينة من وراء تخرج مكردوا صالي هشتا من تخرج مكردوا يستاشن هيك أبو يستا أو كاتم ما مصيك إيه مابو تلا بيك ليبستي أستاذ تبالي وتيتو دو شهادة هي معارضية كان يتشيها شهادتي لشريعة إسلامية شهادة الدكتوراه إلى قانوني وضعية شو أنا بيمشتا أو بنرمي كوتي ابني دا إيه وتي دا قلب وتي ودا إيه وتي بطن وتي دا في إيه ودا في إيه أما ينشيتها وما ينشيتها يا دراسية شيشن تو بس يوان دبت تاريخي تمشايش تكادكي لدينا أو سماح الدين يا قوري من في ويستبير لين كخواجان دفرمي إن الحسنات يذهبن السيئات
چاکەکان خراپەکان دەشۆرنەوە ئەو کاتەی کە تۆ چڵکن بوویت ئەبێ خۆت بشۆری کە هاتی لە ڕەمەزانە لەو خەش و غەلەی کە تایە بووی پێش ڕەمەزان تای بووی تەوبە کردووە ئیدی دوای ئەوە کە ئەگەڕێتەوە ئەو حسابێکی ترە و ئەو حسابێکی دیکەیە کابراێک دەبێشتێکی هۆ سۆفیە ڕەمەزۆنی ئەوی چ بلەخەچێ کە سۆفیە ڕەمەزان خۆڵە خۆزیەوە ئەبێ وەت بێژت ئەو کەسی ئەو بۆ خۆ خەلەتیەکیت کات ئەمژی نابێژن شتێکی دی خەلەتیت کە خوزی عالم هەمی هاتومانە سۆفی طبعا سۆفی لە مستەلاحی لای ئەوان یعنی نوێژ خوێن نەبا عنا سۆفی درێژەکەمان سۆفی لای ئەوان یعنی نوێژ خوێن وەختی من تەواو بوو نانە مامۆستا ئەچوزانم ئەم زانی وەختم تەواو بوو تەواو نەبوو کاتەکەی نەشتوام وای مۆمستی چۆ هێلین و سۆبسانەی شان ئەزێتی بدەی خودش تا ڕازی تجرب بچەکی دەبێ خوشترین کە دابا خوێت شنی هەمی گوتن هایت مژی هەمی بەربی نفسی لە حیمن ئەوێ ئەف مای کرد بنابوو دەچێتەوە زۆر جار مەسەلەن دەگوترێت ئەم بابەتی مەسلەی بەڕۆژ و بوونە دەڵێ کابرا من نوێژ ناکەم ئەگەر نوێژ ناکەم بۆ بەڕۆژوو بم ئەمە ڕاستە ینی دەکرێت کەسێک ئەگەر نوێژیش نەکات بەڵام بیاوێ بە ڕۆژوو بێت مانگەکە هەمووی بە ڕۆژوو بێت ئایا ڕۆژوەکەی لێ وەردەگیرێت هەموو شتێک بەجێی خۆی هەموو شتێک بەجێی خۆی هەموو شتێک بەجێی خۆی ئەو خوای زۆر لە ئێمە عادلترە و لە زۆر لە ئێمەش بەڕەحەمترە ئەو خواجانەکە کە خۆی لای خۆی نووسی بێتی إن رحمتي سبقت غضبي بەزەیی من و میهرەبانی من پێش تووڕەیمە لە لەوح المەحفوظە ئەوەی بڕیاردا بێ ئەمە لەگەڵ ئەو ڕەحمەی خوایە بە تەعامل بکەین کابرا کاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وائیلی کوڕی حوجر خەڵکی یەمەنی جنوبی بوو ئەو عشیرەتەی ئەو بە بنەماڵە ئەو لە بنەماڵەیەکی گەورە بوو بەڵام زەمان تەقەلوباتی بەسەر هاتبوو وەزعیش بەدارایی تێکچوو بوو ناوی پێغەمبەریش بیست بوو صلی الله عليه وسلم هات بەرەو مەدینە و ئیمانی بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم کە ها ئیمانی بە پێغەمبەر هێنا صلی الله عليه وسلم کاتی نوێژ بوو لەگەڵ یانە چووە ناو نوێژەکەوە بەڵام نازانێ ئەمەی ئێستا ئەمان چوونەتە ناوێەوە چۆن نییە هەلا ناو نوێژەکە قسەی لەگەڵ ئەم لاولاوی خۆیە کرد کەسی جوابی نەئەدایەوە دوای چوو خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەر صلی الله عليه وسلم بەخێر هاتنی کرد و ڕێزێکی زۆری لێگرت هەر ئەوە دەستی بەس کردوتی اللهم ارحمني ومحمدا لا غيره خوایە ڕەحم بە من و محەممەد کە و کەسی ترنە الله پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی وەیلک لەقەد تەحەجەرتە موسعا شتێکی زۆر بەرین تەسک کردەوانێ شتێکی زۆر بەرین تەسک کردەوە بۆ وا تووڕێیت وتی ئەمانە ئاوا و ئاوا لە خێسەیان لێ کردوم دانیشە إن هذه الصلاة لا يصلح فيها شيء من كلام الناس أما نوێژیش قسەی خەڵکی نابێت یا هەبێ تۆ قسەد لەگەڵ کردوون ئەوش نابێ وردە هێوری کردەوانێ پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا مەدحی بکە بفەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمين ئەبێ ئەم ڕەحمەتیەتە چۆن بێ جارێکیان لەم سەفەرانەی کە چوون بۆ عومرە لە مزگەوتێکی لە قەراغی ناو مەدینەی منەوەرە ئەو سەماڵێکی شەکەم لەوێ بوو لە مزگەوتێک نوێژم کرد مامۆستاکە شەرحی ئەو ئاەتەی کرد چوموت مامۆستا ئەو ئاەتە حەزەکەم تێی بکەم جەنابەت شەرحیەکەی فەرموو چیەڵێت توتی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ڕەحمەتی خوایی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ناردوویەتی بۆ خەڵک ئەوەیە کە بۆ هەموو خەڵکە کە بێن موسڵمان بن وتم مامۆستا پرسیارێک کرد لێ کە مناڵەکانی خۆت و خۆشەوێ وتی بەڵێ وتم ئەمە سروشتە ئەی مناڵەکانی من ناناسم وتم کاتێ تۆ پیاوێکی بەڕەحیمی کە مناڵەکانی منیشی خۆش بێ وەک چۆن مناڵەکانی خۆشەوێ ئەگەر کەسێک ها داخڵی بازنەی ئیمان بوو ئەمجا پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆشەویست رحمة للعالمینیەتەکەی بەو فراوانە نەکرد سەروی ئاەتێ مامۆستا من صام رمضان إيمانا واحتسابا حديثة بله يعني مقصد منكم أف حديثة سرفي آياته كنت شايف غمر صلى الله عليه وسلم ما بس تمشي قوي احتسابا يعني شيء بس أجاب كرتي ها چونكي وقت ما جلك كيما يعني والله
من تو ام تابانگی بیانش قصه تام بود او بکرتی نبید بلام هو قرت او بکوشم خطبه جا هفته را بردوم او خالی ثيابو لدقتي او حديث بات يبقين طوام من صام رمضان ايمانا يعني بالبيونر بروجوكا بو اوني لاوازبم بالبيونر بو اونيه صوموا تصحوا اصلا حديث نيه او درويه بدن بيغمر صلى الله عليه وسلم كوت بيتي روجو بنتن دروس تبن او حديث نيه صوموا تصحوا رازنيه بو هج ارمان جيكي ترنبه لبر ذات عبادة نبي چونك او عبادته او هيك بيغمر صلى الله عليه وسلم الحديث قدسي هذا فرمي خوي قورا فرمي الصوم لي وانا اجزي به روجو بو منو امنيش دزانم كوي باداش دموانه مش دزانم چون جزاي دموانه لسري الصوم لي ابي ايمانا بويا بروجوي چونكي مسلماني خلاص اما يك أبي احتسابا تطلب الاجر من الباري يعني لا تحسبه على غيري الله سبحانه وتعالى حسباني تو هزري تو خيالي تو بيري تو هموي بولاي او بي ام پاداشتا لخواجان ورقريتو لا الله ورقريتو نقلك سيكي ديكا حسبانا او اللي واحتسابا يعني يحتسب الاجر من الله وحده لا شريك يعني رجع قيامتي ام دي بسيرش خديكين حساب يعني هكا هو صابت احتسابا ام بجني يا ربي امد بوتاب روجي بين فاجري من شويه يعني. او نلازم ان شاء الله لدرك الريان يا امد ان شاء الله وامد تشينا جور ان شاء الله ان شاء الله مامستا خوا سلامتك ما عنده ما كرديد قالك بس شد كرت يعني لبر خاطري اما لبر امه دي سدبا خير زاني و بيروز زاني وكذكري خواتي دا دكريت وقصانا شيكا كردد همي لازمني ذكري اخوا دابون بۆیە ڕوخسەتت وەرگتووە لە ئاعتیکافەکەی جەنابەت کە گەڕایتەوە بەردەوام بووی لە ئاعتیکافەکەت لەبیرمان نەکەی دوعای خێرمان بۆ بکە گەلەک سپاس خودش تەڕازی زۆر سپاس ڕێز و حرمەتمان بۆ جەنابەت انشاءالله خودش تەڕازی بت مامۆستا گەلە خۆشحاڵ بی انشاءالله خودی ڕۆژی و نوێژ و تاعاتێتەوە هەمی بسەرمانە کاکە داوای لێ بردن لە هەر کەس گەلە بخێر ئەمە داوای لێ يلا سەر گەلە بەخێر بێ ئەخۆ خوا لەگەڵ الڕێک بڕۆم گەلە بخێر بەڵێ فەرمە ئەوە لەگەڵت دەبێت ان شاء الله خدش ما مستوى راضي بد ان شاء الله من تقريبا وكي بسيار من كر ازي جرم بيم مصارنكا هكذا استوديو لمو لا روي بتسيدر روي دتجرم لا والله امن براستي او ابو ما مستعان الربار ليه يكسب ما مستا دزانم ما بستي تشيبو ما بستي قصه يكبوا بوی پیداگیری لەسەر ئەوەی کرد کە بەس لە سەرەتاوە ڕەنگە ئێوەش هەستان پێ کردی لە سەرەتەوە بە تەفاسیل چوە ناو بابەتەکە بۆی ئەم هەمی تێبگەهین کۆش بەرچۆتی ئەمانەتی علمی يعني بالضبط ما حس کرد يعني قال بس يرديش ما مصيب كن بس وكي ما مصيب خوجي قلت اعتكاف ده بياخذ جرازبت يعني افرو من جاء شباب طيب تجي اعتكاف اخوش حجر اخوتي دري اخوتي برنامج خودش ترازي ده قصه شيبك دسترو ده شي باش كان ده قرم قريشي بدنا برنامج او جار جمالة دبي زارا أي أمتي محمدي دبلين بالذوق وبالصفا يعني الذوق ما عم بيتو يا الله طول ما عم بيتو نابي خذ لي لكش شي آرام برلا إيماني أي أمتي صلوا على محمد حبيبي على مصطفى صلوا على محمد حبيبي على مصطفى يا أمة محمد قبل ما ذوقوا
موتك وأم البشرة أول بيش هم يا دموتك وأم البشرة أمتي محمد دبل البزوق وبصفا محمد دبل البزوق وبصفا صلوا على محمد حبيبي على المصطفى المهم الجانب لك أيامي نايم منورة المهم الجانب لك أيامي نايم منورة بيدا بيزات تقلته حبيبي حي أكبر بيدا بيزات تقلته حبيبي حي أكبر حبيبي والله ما بيتهم ناوي يا رسول الله بكم سلام هيا دعاء يا الصلوات لحتى نشور يا مريم ما سندي مدحي بكم كما لحتى نشور يا مريم ما سندي مدحي بكم كما داياني فخري عالمه دايشي عيسى بيغمره داياني فخري عالمه دايشي عيسى بيغمره يا امتي محمد قبل البزوق محمد قبل البزوق وبصفا أنا بابكم من مغارة كم بذان عشاء سرق نداشي يدري من مار بلا الحديت النكات الدامي روجي عزيز ومبارك مليح الضحات من كزقا دامي ما بيوم من دمنا شوقي خوي ذا ولا قبرستان بقيع والدك ذوق ما تكشي حضرتي رسول الله مار لي هاي 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 ما شاء الله ما شاء الله بارك الله فيك ان شاء الله خودش ترازي خودی خیرات بنویسید یا ربی هر پیوک اوات قوتي بتا بخير بتا ان شاء الله دست الجماعه حسناي پیغمبري صلى الله عليه وسلم هذا سام بكري بارك الله بس حساني ثابت مانك حساني ثابت يشك بولا شاعر زور بالرزكان وزور خوشويز ولاي پیغمبر صلى الله عليه وسلم طبعا 820 صال بوا شيء صالان معلومي زنابتانا بيخوينو 120 صال بوا 8 شيء صالي لجاهلية بوا لغير قوانين الإسلام شيء صالة كيدي كبزمة حسناي بصير پیغمبر دا هرقوتي صلى الله عليه وآله وسلم ذا پیغمبر صلى الله عليه وسلم أون دخوشي دويست من بري كان بو دروس كربو لناو مديني دي فرمو أي حسان باسكا دي فرمو روح القدس منك فرمو روح القدس كحضرة جبريل لبشتا يعني أوندا تأييدي أو شعراني كرديكوا
پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تاکیدی لەسەر ئەوەی کردۆ کە مەدح و سەنا ئەم بەخۆم یەک لە بەحسەکانی خۆم کە لە تورکیا کە ینی کتێبەکەم بەحسەکەم لەسەر نووسی دکتۆرای فەخریم لەسەر ئەو وەرگرت ماشاءالله چ بوو بەرێ آثار الإنشاد في الدعوة إلى الله تعالى والإرشاد. هذا بيفيها طبعا تو آية أما أو مدائي حيدلين آية أو هم قصيدة بسر بيغمبر صلى الله عليه وسلم دين آية بويتا فاكتر شيء أساسي بو تأثير كردني تاكا كاني كوملقى آية يعني حركي إيمانيا بقوة بوها بلي تأثيراتي زور بو زوراني شماندي تيكوابو الشعرانة تأثيري بو مثلا حب وشوقي لبو مدينة لو خزمة بيغمبر صلى الله عليه وسلم. أي بارك أوانا زور تأثيري إن شاء الله خدي هر هزي بدتوا كاريجري سر خليكم برا واشي هزا بيفا دفكش فير باشا وردو فير دم منيش برا إن شاء الله دنجي خوم خوش دكم أي باس كومنتك والله كومنتي خراب ليه قري إن قلت يام فير خوش هل بخوشي بي هل راسي جي بخوشي بي يعني نا شو لا من أو نعد شيء مشي راسي أما مقصدي ولا شو لا من أول يا لا يا ما شاء الله كثير بي هذا هريب كيف أخو هريب كلامك ما مستم بحثي روجي كرد قال ما مستعمري شلون خدي راسي بد جرينجياوي ينجي فلسفة بجوار إن دامبيك وقوي خبديني كاش لا تندرستيفا مثلا شبكين باشا ماني أفنو هيلت ماني برو أفنو هيلت قلت لي يعني همان أو فرسيارانا كهيا جارش دي كبدان لينو بلام يعني زور زار بيرهنانوا ضرورة ذكر فإن الذكرى تنفع زور زار ما خمان مثلا بابتك يشتكي لبيري ذاكين ذكر فإنما أنت مذكر لست عليهم بمسيطر وبيرهنانوا هبت خلقان زيادة الله يكبرك كومنتك نفسي بقدم بيناخوش بيجي الله خدي بتبغى با برسيارات وهر وكيت بورن نه مثلا بسیارت موقعیت بارن بیر اینان گلک مهمه حتی اگر گلک جرا بابا جی دوباره بسیار جی دوباره ما تو جانا بجی برا بگو من هرواه یا الله بجا بحث تندرستی بکین روزی گرت هی و رمضان پیروز داد تندرستی خود چا پارزد باشه روزی گرتن کاریگریت خراب هنل سر تندرستی مروی اگر هبن چا مروف خوجه پارزد و اگر باشه توی کوکی پیغمبر صلی الله علیه و من بحث کرد قرآن داد بحث کردن کو باشه توی هنه هم چا دست خوب بین شالی تندرستی و یعنی بدن مروف بله جسمی بگو من استا گفتگو لەگەڵ بەڕێز دکتۆر علی بەرزنجی پزیشکی پسپۆڕی هەنا و شەکرە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. قلا بخير. باشا مع مصطفى أحوال جنابك. قلا بخير. باشا بخير دكتور فرمو. ممنون بس. يا الله. بخيراتي دكتور. خيران دار بن ممنون. باشي. ممنون سباسي وباشا إن شاء الله. كاك رمضان تانش بيروز إن شاء الله. يكم روجي رمضان وإن شاء الله. 29 روزكا 23 روزكا ترش خوا أصانيك على سلمان إن شاء الله آمين إن شاء الله اللهم آمين دكتور إذا بتحكي بفهم جيل بما نفاد في بكون درسكم رشوا بدست خوا كذا أخفته بتاع درس بي دكتور تندرستي مروفي نعمتك خدي دا مروفي روجي قرتنجي نعمتك خدي دا همي أمته شكي بارين كما مصيب ما بحسين دتكر نبتني سر أمته بصراحة ما همي أمته روجي بو تندرستي مروفي براستي باشه أكيد راستي يكلشت مهمة كان أواني بيزقل ناحية عبادة شتي عيني أكيد روجي زوزور باشا يسلا طب شتيك تازة بيابوا بينن intermittent fasting يا الصيام المتقطع بيزقلو شتي يعني أما كاروجانك وأخوادنا خوين جستما نشمان توشي زور مادي جهراوية بيل راست أخوادن استفادة بس مادي جهراوي شبيتها وكبلي زختك كات سر جرجمان سر قرشي لكان ترى ديك قرشي لكان جرجمان بيوستيان باستراحتك بشويك الأخواردن شويك اللي إشكردن وهمان كاتش كاتي روجو بشدس بيكا خوي وكبلي خزيني خوي أتوينتوا أوش لجاري دوم وكبلي صحتي باشتري بيت وهمان كاتش أجري واه أجريك زورش واه چێشی دابەزێ وەزنی دابەزێ لەبەرەوە ئەکید تەندروستی بۆ تەندروستی زۆر باشە بە تایبەتیش لەم وەرزی بەهار و زستان دنیاکە سارد فێنەکە بەشە زۆر توێنی نابێت و یعنی کێشەی توێنی بوونی نییە باش کەواتە بەو شێوازە تەندروستیانە پێمان بڵێ کە ڕۆژوو چی لە مرۆڤ دەکات کاتێک کە بە ڕۆژووە ئەو کاریگەریانە چین باست کرد کە جگەر پاک دەبێتەوە هەموو بەشەکانی دیکە ئەم ڕۆژوە چی لە مرۆڤ دەکات تاوەکو
مرۆڤێکی تەندروستی دەربچێت وەکوی کە تۆ باسی لێوە دەکەی ڕۆژوگرتن بۆ تەندروستی باشە. بڵێ طبعاً هەمومان نەزانێ ئێمە ڕۆژانە کەوانانە خوێن ساڵەکە هەمووی لە جستەما فێر بووە ڕۆژانە جەرگمان ئیشەکات و لای بەیانی و بە بەردەوامش جەرگمان ئیشەکات چکە ئێستا وەکو جاران نەماوە خواردن بە بەردەوامە چەند سەعاتێکی خەوتنی تێدەرچێ ئێستا جەرگ زیاتر ئیشەکە کاتی ڕەمەزان دێ مانگی ڕەمەزانی پیرۆز دێ بە ئەو کاتی ئەو مانگە جەرگەکە دەست پێەکە بڵێن استراحەتە کات و شتەکە عکسیە بێتەوە لە باتی خەزینێکی زۆر مەوادێکی زۆر لە ناو جستەی بەشەر خەزنە مەوادێکی زۆر بەکار نەهاتووە مەوادێکی زۆرە بێتە هۆکاری دەمارەکانی خوێن وەکو لێ عەفوەن جیرانی تووشە بێت و وەکو لێ هۆکاری تەکەلوساتی تووشە بێت و زەختی گەورە بێت سەر جەرگ و تەمان هەمومان وازانی نەخۆشی شەکرە هۆکاری تەنها پەنکریاسە نەخێر جەرگ کاریگەرەیەکی زۆر گەورەی هەیە لەسەر شتە ئەو خواردنەیە خۆین هەمێ بێتە چاورین لە ناو جەرگمان خراپێتەوە کاتی مانگی ڕەمەزان دێ ئەو کاتانەی نانی تێناخۆین جەرگ بەعکسەوە دەست پێکە ئەو پیسایی ناوی ئەو چاوری ناوی ئەو شتانەی ناوی ئەو شتە خراپانی ناوی هەمووی فڕێداتەوە ناو خێن و وەکولێ لەگەڵ جەستە لە ناو خێنە لەگەڵ پاکەکاتەوە خۆی پاکاتەوە هەمان کات چاوریەک هەیە خڕ بۆ تۆ ناو جەستەمان ساڵەکە هەمووی ئەو کاتە ئەو چاوریەش ئەتوێتەوە زیاتر ئەبێتە هۆکاری بەشەر هەستەکان ناحێتی کەەوە جستەی پاک بۆ لەو چاوریە و لەو مادە ژەهراویانە سیحەتشی و ئەوەشی باش بێ ئەمە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی تەنزیمبوونی هۆرمۆنات هیچ کاریگەری هەیە ڕۆژ بەڵێ ئەکید هۆرمۆناتی خاستە هۆرمۆناتی جنسی و هۆرمۆناتی تەستۆستیرۆن و چەند هۆرمۆناتی کەش ئەوانن باشە بێ بەڵام ئەگەر دەبێ ئەو کەسەی بە ڕۆژێ بێ ئاگای لە خەوی بێ چکە ئەگەر بە باشیش نەخەوێ هۆرمۆناتی تکەی تێکەچێ بازە هۆرمۆنێک لە ناو لەشمان هەیە پێڵە میلاتۆنین هۆرمۆنی خەوە زۆر مهمە ئەو کەسەی بۆ ڕۆژێ بێ لەم وەرزە لەم عەفوەن لەم مانگە پیرۆزە 8 ساعتی خۆی بخەوێ تەرتیب کات چکە دەبێ کاتەکەی کەبێ مەسەن بە ڕۆژ بیان بەشوانێ یعنی ئەگەر پێی بکرێ ئەگەر پێی کرا دوای ساعت دەی شەو هەتاکم کاتی پاشی و بخەوێ دوای پاشیش کرد لەو کاتەوە بخەوێ یان بی کات 8 ساعت ڕۆژی چکە جستەی پێویستی پێوە کاتی خەو باشترین کاتە بۆ پاکبوونەوەی جستی ئێمە لەو مادە ژەهراویانە دکتۆر داش خەیە بچمە خواردنێ و ئەش فتۆرێ دەست پێ میۆنژی بەربانک وقتی مرۆڤ ڕۆژی شتێنێت باشترین بەرنامە و پلان چیەش لەوانێت تەندروستی و وەختی ئەم ڕۆژی شتێنین ئەم چاوە بخۆین و vەخۆین مەسەلەن یا باول دەفمە خورمەکێ بخۆ ئاوێ vەخۆ نیسکێ بخۆ زەڵاتێ بخۆ برنجێ بخۆ گوشتی بخۆ کۆچە هەیە یعنی وسەر سەرک باشترین پلان و بەرنامە چێ بوو بەربانگی ئەم چاوە بخۆینەوە بەڵێ خۆی مهمترینشت ئەو کەسی ڕواتە ناو مانگی ڕەمەزان ئایا هەدەفی ئەوەیە خۆی لاواز کاتەوە دوای ڕەمەزان یا خۆی قەڵەوکە کە بە دیراسات بینیانە تا ڕادەیەک خەڵکێکی ڕۆنە ناو ڕەمەزان و دەرەچن وەکو وەزنی خوێنەمێن بەس ڕێژەیەکی کەمە بەس ڕێژەیەکی بەرز بە پێچەوانەوە ئەما بینین ناخۆن بەس دوای ڕەمەزان سێرەکەی قەڵەوە بێ بۆ چکە ڕاستە ڕۆژەکەی ستە تقریبن 12 ساعاتە کەمترە وەڵا ڕەنگە بلین 10 ساعات بە ڕۆژوە بێ یان تاکم 12 ساعت بە ڕۆژ دوای ئەوە کاتی بانگدان دێ هجوومێکی گەورە کات سەر خواردن بە تایبەتی ئەو خواردانەیە ئەوەی تەندروست نین وەکو شیرنی زۆر خەتەرە زۆر شتێک شێ باوە ناو کۆمەلگای ئێمە خواردنەوەی شەربەت هەردوو نەوع شەربەتەکە سروشتی و ناسروشتی ڕاستی بە هەردوو سروشتیش ئەوانە خورمەی ناخوین دەست پێکێ خورما طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم وەکو بڵێ ئەوەی کردووە لەسەر خورما بعضێکیان یەک دنگ و سێ دنگ و ئەوانە خۆی یەک دنگ دوو دنگ بەسە ڕاستە جۆمان لە ئەوەیەک بووە لێن سێ دنگ و 5 دنگ من باوەڕ ناکەم ینی ئەگەر حەدیسەکە کرد ینی زۆر صحیح بێ یان نەچکە بە دیراسات بینراوە یەک دنگ شەکرت کەمترە کاتەوە لەوەی سێ دنگ بخۆی سێ باشترێکە لە 5 باشترێکە لە 7 و لە 10 لە 8 یان علاقی بە تاک و جووت نییە ڕاستە خورما زەرر نییە 15 دنچی بخۆ ینی چی نەخێر یەک دنکە خورما تقریبا یەک کەوچکە کوب شەکری تایە شەکر بەرزە کاتەوە بەس ئێمە نالین یەک دنکە خورما دوو دنکە خورما قەینا بەس دوای خورما سێرەکەی دەست پێکە شەربەتێکی زۆرە خواتەوە عەفوەن ڕەنگە شەربەتی خۆیان کرد لە ماڵەوە پورتوقالیان کردووە هەناریان کردووە لێوە سروشتیە زۆر باشە دوو کێشەمان بۆ کات شەربەتە تەبیعیەکان مەسەلەن ئەبێتە هۆکاری بەرزبوونەوەی ڕێژەی شەکر بە کاتێکی زۆر سەریع نەناو خێنی ئەو سروشتێکە باسەکەم بڵێ بڵێ و دووەم شتیش ئاوێکی زۆری تیا هەیە خۆشە خواردنا خۆی ئەبێتە هۆکاری
يعني ترشلوكي معيدة وسوء الهضمي بيلن يعني بعربي بيلن معيدة سيرك قرصة بي وكسا دواینا خواردنی ئاو ینی شربەتێکی زۆر دوای ناخواردن سێرەکەی ناتوانێت عیبادەت کان شی بە باشی بک سەرەکەی زگی ئازاریە بێ بێتاقەتە بێ خەوی دێ لەبەرەوەی من ڕاستی نەسیحەتی ئەومان هەیە قەینا شتی سروشتی بخۆ بەس بەڵام خاصەتەن شربەت هەوڵدە لەگەڵ کاتی ڕۆژیشکاندن مەیخۆ دووریکەوە لە ڕۆژکاندن پێش ئەگەر ویستت وەزنی خۆت داگری ئەسڵەن مەیخۆ ئەو یەک لە پێشمان فرسەتەوەی دەوێت زەعیف باوەڕەکەی جەنابەت زۆر کەس دێنە لامان وەلو جەنابەت قسەکەی زۆر کەس دێنە لامان دکتۆر چاوری هەیە لەسەر جەرگمان چاوری کەم بکەینەوە لێن نەخێر بڕۆ شربەت و میوەی شیرین زۆر کەمکەوە ئەوانە خراپترێکن لە چاوری خواردن بۆ جەرگت یعنی ئەوانە زۆر کەس دێنە لای ئەمە چاوری هەیە سەر جەرگمان چی بکەین شربەتی طبیعی شتی شیرینی خاستن کاربۆهایدرێت ئەوانە ئەو دەمەوە پرسیارت لێ بکەم ینی کاریگەری کاربۆهیدرات لەسەر جەستەی مرۆڤ زیاترە یاخود شەکر ئێمە شتێک هەیە زۆر کەس بەغەڵەتی تێگەشتەوە خاصەوانی نەخۆشی شەکریان هەیە باشە ئەلێ دکتۆر من ئەلێمە شەکرەت ئەلێ دکتۆر یەکەم قسە پێمە لێ دکتۆر من بەخواوە 3 ساڵشە چایەکەم شەکری تێناکەم پێرێم کاکە شەکر بەس ئەو شەکرە نییە ئەوە یەکرێت ناو چای شەکر چەند شێوازێک تر شەکرە مەسەنەن هەنجوین هەمومان وازانین هەنجوین ڕاستە وەفی شفاون للناس بس نەخۆشی شەکرە زۆر خراپە ئەگەر هەنجوم بخوا شەکری زۆر بەرزەکاتەوە مەسەلەن شیر خودی شیر شەکرە ناو شیرێ پێنە لاکتۆز شەکرە هەمووی شەکرە بەس پێ نازانین شەکرە میوە شەکرەکەی ناو میوە پێنە فریکتۆز میوەش هەمووی شەکرە بەس تەفاوتەکە هەیە شەکری کەمە وەکو فەراولە وەکو ئەڤۆگادۆ بەس میوەشێ وەکو مانگۆ وەکو ترێ وەکو هەنجیر وەکو خورما وەکو مۆز ئەوان هەمی شەکریان زۆرە جا لە بینی کاربوو لە بینی ئەوانە هەمویان کاربۆهایدرات ئەڕواتە کەمێ شەکری بەقوەتتر وەکو نەشەویات وەکو برنج و ئارد و ئەوانش هەمی شەکرن هەمووی هۆکاری بەرزبوونی ڕێژەی شەکرە و قەڵەوبوون ئەو مادانەی باسمان کرد چەند نانم نەیخۆین من ینی ئەمە ئەو شتە بینەرش ئەوەی سێرمانەکە ئێستا لەو شتە تێنەگا بلێم نەیخۆ بەس بەڵام کاوا خواردت دەبێت زۆر بەکەمی بیخۆی زۆر ئاگات لە خواردنەوە شتانش دکتۆر هێشتا تە بەرسەوە من نەدا یعنی خەلکی بەرسف نەوەرگرت بانگدا بەڵێ 5 خوتوا بوومە بێژە پێنگەوە بووم بێژ وەختی ئەم ڕۆژێشتێنین چاوە بخۆین چاوە ڤەخۆین حتا دڵێکی جە باسی ئەوەمان کرد ئەو کەسەی ئەوەل دەستپێکی ڤەخۆی مەسەلەن ئاو خواردنەوە ئەساسە دەستپێکی بەڵێ ئاو خواردنەوە ئەساسە زۆرش مهمە خۆشی ئەگەر پێت بکرێ دوو دنکە خورما ئەتوانی بخۆی ئەوانەی دوای ئەوە شەگەر پێت کرا نۆژی خۆت بکەیت ئەو فترەیە لەشت وەکو ریستارتێکە بێتەوە بۆ خۆی وات لێکە عەجەلەش ناکەی بۆ خواردن زۆر چکە ئەو کە سفری نەدۆنن حتا نوێشتێتەکرا ئەوە ئەگەر پێت بکرێت زۆر باشترێکە ئەگەر نا هەوڵدە خواردن بە سەریعی نەخۆی بە باشی خواردن بجووە ئەگەر خواردن بە سەریعی خوارد ئەو شەبێتەوە هۆکاری توخمە لەسەر مەعیدە و وەزن تێکەچێ ئەوە سێم شت جوانم شت هەوڵ دەین دوورکەینەوە لە خواردنانەی کاربۆهایدرێتی زۆرتیایە وەکۆی باسمان کرد شەربەتە زۆر بخۆینەوە هەرچی کاری هەرچی شەربەتێکش بێ یان برنج زۆر بخۆین یا ئەو خواردنانەی وەکو نان زۆر بخۆین ئەتوانین گۆشت بخۆین بەڵام تا ڕادەیەکی زۆر نا ئێمەش پێمان باشتێکە گۆشتی سپی باشتێکە لە گۆشتی ماسی و ئەوانە بخورێ هەوڵش دەین کاتی خواردنەکەمان زۆر مادەی سەوزایی تیابێ خضراواتی پێرێن وەکو زەڵاتەی خاس و تەماتە و خیار و پیاز و ئەو شتانە زۆر باشن چکە مادەی ئاوشی باشتیایە و بۆ کەسانی بازە کەسێک شێ مەسەنەن نەخۆشی شەکرەی هەیە پیانێنن زۆرمان جۆلێ بەڵێ ئاو زۆر بخۆوە بە هەمووی کەسێکی ئاو کەسانی شەکرەشان هەیە ئاو بخۆ تا ئەو کاتەی خۆت هەستەکەی پێویستێتی پێویست پێ نییە زۆر ئاو زیاتر بخۆی لە ئەزیەتی خۆتە دەیت و دوای خواردنش پێوەرگرانیە بڵێ ئەوانە زۆر مهمە ئاگامان لەو شتە بێ لەو یعنی ئەو شتە سەرەکیەکانی کاتی ناخواردن شتش نییە تو هەوڵدەی خواردنێکی زۆر بخۆی بە کاتێکی کەم هەوڵدە خواردنەکە لەسەر خۆت بخۆ باسمان کرد بە باشی بیجووە چکە هەرسکردنی خواردن یەکەم شتە ناو دەممان دەست پێەکە نەکنە ناو مەعیدەمان دەبێت لەسەر خۆمان نابخۆین سێبەشی خواردنەکەمان زۆربەی زۆری بە سەوزەوات بێ ئەنج ئەوانی خواردنەکانی تر بێ کە پرۆتین یا کاربۆهایدرات پێشمان بکرێ لەم مانگە پیرۆزە دوورکەین لە خواردنی زۆر تورش زۆر شیرین زۆر سوێر ئەوانە هەمووی وامان لێیەکە زۆر تێنیمان بێ و هەمان کاتیش دوورکەین لە قاوە خواردنی زۆر قاوە خواردن ئێمە بینیمانە قاوە زۆر دەخۆم دەگەمەوە پاش و قاوە زۆر دەخۆم زیانەکە جەناب من ئەمڕۆ ڕاستی یەک لە ینی وام لەگەڵ ئیفتارکردن سەرێشانێکی زۆرم
توش بوو چکۆ لەو کەسانەی قاوە زۆر خۆینەوە مەسەن ئێمە بینین بەعزش کەسێک کاتی ڕەمەزان ئیفتارەکەن و سەرێشانیان توشەبێ یان پێش بانگدان سەرێشانیان توشەبێ ئەو هۆکارانە چین وەکە شەکری دابەزەیەک لە هۆکارەکان هەیە قەلەقە و یەک هۆکارە زۆرەکانی تر قاوە خواردنەوە و چای خواردنەوەی پێش ڕەمەزان زۆرە خۆمەوە لەشم فێر بووە ئیدمان بوومە کاتی ڕەمەزان ئەمەڕاتە بە ئەوە پرسیارە شخصی بێ لە جەنابەت خۆت کە تووشێ و سەر ئێشەیە بوویت حاڵەتەکەی خۆت چی بووە گە بنمونە بمان باس بەڵێ منش قاوە زۆرە خۆینەوە حکمیشی خۆمان و دەبێت دانشین و بەیانیان و ئێواران دەبێت خۆت ئەگەر بتەوێت ئەو شتە لە کۆڵ بێتەوە دەبێت پێش ڕەمەزان ئەوەی منش نەمکرد ڕاستی بە چەند ڕۆژێ قاوە کەم کەیتەوە لەشت خۆت فێرکەی قاوە کەم کەیتەوە یان هەر نەبێ شەوەکەشی تاڕادەیەکی کەم هەوڵ دەیت شتێکی گچکە قاوە بخۆی وەلو ئێمە لەگەڵ ئەوەش نین زۆر قاوە بخۆی چکە وات لێکە ئەفۆن بڕۆیتە توالێت زۆر بە شەرمیزەکە ئەوانی زۆر قاوە بخۆ ئەوش جەفافی تووشەکە بەس ئەتوانی بەو دوو شێوازە بکەی سێرەشانت کەمە بێتەوە کەمەش قاوە کەم کەیتەوە لەم مانگە پیرۆزە هەتاکومات لێ دێت وەکولی لێ ڕابێی یان لەگەڵ ئیفتارش پێت بکرێت شتێکی چکە قاوە بخۆی ئەو شۆکە شتێکە دنیا نبینی تا قاوەکە دەخۆی پۆشیوێ ئەم بینە چونکە ئێمە سەر وەختی پۆشیوێ ئەم چوو وەخت بخۆین چەندێ بەری بانگێس پێدێ ئەم چ بخۆین وەڵی خۆی باشترێکە چەند پێت بکرێ بەری بانک زووتر بخۆی باشترێکە هەوڵ دەی نەخەوی لە دوای بەعزە خواردنێک دیسانە لێمەوە خواردنی تورش و سوێر و شیرین زۆر نەخۆی خواردنی معتەدل بخۆی وەکو پەنیرە هێلکەیە لەو شتانێ بینیومە باشن لە مانگی ڕەمەزان وات لێکات توێنیت نابێ مۆز ئەتوانی پاشیوەکە یەک مۆز بخۆی ڕۆژەکە گشتی توێنیت نابێت چکە مۆز مادەی پۆتاسیۆمی تایە پۆتاسیۆم بە پێچەوانەی خێ سۆدیۆم بۆ شەکرێ خڕۆب نۆبێت بۆ شەکرە مۆز ئەگەر کەم گەیی بێ تا ڕادەیەک خراپ نییە بەڵام ئەگەر توش دەخۆشی شەکرت نەبێ بۆ ناتوانانی مۆز بخۆی ئەمە دەگە جەنابشت بینی و تەلاعبی تێنسەکان ئەوانی تێنسەکەن دائما مۆزە خۆن چکە عەرەقە زۆرەکەن وان لێکە تێنیان نابێ مەسوولکەکانی لەشیان نایەشێگە چکەنە ناو مۆز بۆ هەموو جۆرە وەرزشەکان مۆز مۆزمان بوو بینم مۆز ئەوەی تیا هەیە با نەبێت ئەلان سەرمە بەس مۆز ڤیتامینیشی تیا هەیە بێجگە لە ڤیتامین وزەشی تایە کاربۆهایدرێتی تایە بەڵام پۆتاسیۆمێکی زۆری تایە لیمۆتورشش عینە شت بەڵام بۆ کاتی پاشی و ئەمە توانشتی وەکو بڵێن پێ نیوترال وەکو باسمان کرد هێلکە پەنیر هێلکە بێگومان بەقڵاوی باش بەقڵاوی یان بەناو زەیتەکانش پێت بکرێت زەیت یان زەیتون ڕۆنی زەیتون هەمووی باش شتێکە بەڵێ چکۆ ڕۆنەکانی تر هەمویان خۆشتریش تا ڕادەیەک باش نین بەس زەیتی زەیتون لە هەمووی ڕۆنێک حتا هەمستا دکتۆر ببوورە قسەکان دەبڕم ئێستا خەڵکانێک هەن کەس لێرە قەڵەوە بێ خۆی زایف کاتەوە کەسمانەیە هەموو ماشەڵڵا ڕەشیقن ماشاءالله دکتۆر بەخۆی خۆمان ئەوێن بەس کاکە مەجلیسەکە خۆشە و خۆمانەیە مەسەن ئەگەرە تو پێویست بۆ بتوێت کەمێک خۆت لاواز بکە یاخود هەر بە ڕێزێکی دیکە بیاوێت کەمێک خۆی لاواز بکە لەم مانجی ڕەمەزانەدا ینی جاری وایە تۆ پێت ناکرێت لەبەر ئیش و کار و ئەم بابەتانی التزامات ناتوانانی وەرزش بکەیت یا کۆنتترۆلی خواردن بکەیت چی بکەن ئەو کەسانەی کە دەیانەوێت چەند چیلۆیەک لە شێشاندا بگرن لەم مانجە ڕەمەزانەدا بەرنامەیەکیان بۆ دابنێت بەڵێ وەڵی خۆی هیچ شتێک مەمنوع نییە هیچ شتێکش حرام نییە بەس خوا سبحانه وتعالى چێت شتی حرام کردو ئەوانە هیچ حرام کردەوە ئەوانی تکە من هەموو شتێک ئەتوانی بخوا بەس بەکەمی بەڵام بزانێ ئەو شتانەی ئەیخوا ئەوانی شەکری بەرزەکاتەوە چییە کاربۆهایدرێت بەعامەتەن ئێمە لەشمان سێ جۆرە خواردنی وزە ئەداتە ئێمە پرۆتین کاربۆهایدرێت و شەکر زائیدەن فات دوون یان چەوری ئەگەر ئێمە وامان تەمان شتە سەریکەکە ئێمە کاربۆهایدرێتە شەکرەیە چەند ئەوە کەم کەینەوە وای لێەکەین لەشمان سویچی خۆی بگۆڕێت لە وزە لە شەکر و کاربۆهایدرێت بیکاتە پرۆتین و چەوری وای لێەکە زەعیف بێتەوە بە شەرەکە بەبێ ئەوەی کێشێکی زۆری هەبێ لەبەرەوە چی بکەین 5-6 لێ کەم بخۆین چەند کەم بخۆین ئەوەندە پێمە باشترێکە یەکەم شت وەکو باسمان کرد با بڵێن هەنجوین زۆر کەم بخۆین پێمان بکرێ شیر زۆر کەم خودی شیر نەک پەنیر و ماست و ئەو شتانە بەس دکتۆر بە زمانە ئەوەی کە گشتیەکەی ئەوەی کە عوام خەڵکی ئاسایی بەڕاستی بۆ نمونە من
من نازانم کارم چی و شکرچی لەکتۆز و فرەکتۆز و ئەوشتانە ئەو پێشتا من کابراایەکەم دەمەوێت چێشی خۆم دابەدم چی بخۆم پەتاتەیە تەماتەیە زەڵاتەیە ئەوە چەند پێت بکرێ نان کەم بخۆ نانی سپی و نانی ئەسمەریش هەردووکیان ئەسمەریش هەردووکی گەرم کەم بیخۆی باشتر هەرمەی خۆن هەرمەی خۆ ئەگەر پێت کرا یان زۆر تەنک بێ برنج چەند کەم بخۆیەوەدە باشترێکە شەکر ئەو هیچ هەمومان شەکر لە ناو چی شەبێ کەم بخۆین میوە و شربەتی میوەش بەس بۆ تام بیخۆین یان میوەی کەم شەکرا وەکو فەراولە ئەو پرۆدوسەری بەرنامەکە قسەش دەکەی ناوی محەممەدە هەر دەنجی دێ دەڵێ ئەو ناڵی هیچ بخۆین هیچی نێشتۆ لە بەرەوەی خۆی دیتت قەڵەوە یەکەم شمولی تو دەکا محەممەد معقول نییە ڕەمەزانە زایف بەس دەبیت سەرزاتی شێرەزات زۆر باشە سەوزەوات زۆر باشە هێلکە و پرۆتینەوانە باشن ئەوانە خراپ نین بۆ خواردن بەڵام دەبێت ئاگامان لێبێت لە وەرزی لە ئەفان ببرێن لە مانگی ڕەمەزان ئەو نوع خواردنانی میوە و شکرا و هەر زۆر خەتەرە زۆر خەتەرە بۆ قەڵەوبوون زۆر خەتەرە ئەوە مێوژیش خەتەرە مێوش هەموو ترەیە هەر ئەسڵەن باشە شەکری ناو میوە ئێستا شتانەی کە لێرەیە ئەوە کولی نەبی پێێن ئەوە خەتەرە ئەوە لە سێ شێوازێ خەتەرە یەکەم جار ئادا یەک کولیچە خورماکەی ناوی شەکریتایە و شەکریش ناو خورماکە ڕەنگە هەبێ خورماکەش خودی خورماکە شەکریتایە بەڵام لەم شتانە فستق عبید زۆر باشە زۆر باشە گوڵە بڕۆژە زۆر باشە فستق تا ڕادەیەک خراپ نییە تۆسپی باشە بەعکسەوە چەوی ئەوانە مێوژەکە بڵێ زۆر خەتەرە مێوژ و بەمادەم جەناوتێناوتە بڵێ کەین چ کاتێک خەتەرە مەسەن چەند خەتەرە ئازە جەنابەت وەزنت باشە کێشت باشە ئەتوانی تا ڕادەیەک بخۆی من کاوالێم من دیسانە مێ غەڵەت لێم تێنەگەن ئەم خواردنانە بۆ چێ خەتەرە بۆ ئەو کەسانەی مەسەن ئەوێ خۆی زەعیف کاتەوە بەڵام یە کەس ئاسایی بێ وەزنی باش بێ هیچ خەتەر نییە گەر شتێک بخوا بەڵام معقول نییە من ڕۆژی خۆم بشکێنم بڕۆم یەک گڵاس گەورە شربەت هەنار بخۆم مەسەنەن هەناری ناو ماڵش بەس هەناری شینین دوای بڕۆم دوو سێوی سوور بخۆم دوای بڕۆم یەک پارچەنانی گەورە بخۆم یەک بەلەم برنج و یەک بەرەم بلنج بخۆم دوای کلوچەشم بۆ بێن لەگەڵ چای وڵا چایەکە بەبێ شەکرە خۆم یان خراپە بەعکسەوە ئەوانەکە بابی دەکات بە چوارنانەوە دەی خۆ دەڵی بچێکە دایت خودی کەبابەکە زۆر خراپ نییە بەس نانەکە زۆر خراپە لەگەڵ ئەندرێن طبعا ئینسان دکتۆر لۆ ئەو هەیە ینی ئەوم قەت ئەوەندە حەزم لە مێوژی نەبووە کە گوتت زۆر خراپ ئەو مامۆستا شەزان کورم مەمنوع مەرغوب كل مرفوض مطلوب کابرا جەمەکەی دەخوا ئافەتی بیاخوا دوایش هەڵدەسی لەگەڵ برادران مەسەن ئەم ژوان پێکەوە دەمەچی دیکە دەچین تکە و ئەو بابەتانە ئەو خواردانەی کە پاشیوان مەسەرەن دەخورێ جەنابەت خەڵک دەسە دەرێ من تازە پێشەوەی بێمە ناو ئێرە لەگەڵ جەنابەت یەک کەس لە برادرانی هەر تیمی ئەوە وتی دکتۆر عیلاقەی هەیە بە سترێس و قەلق و یان ئەوانە یان وەکو جەناب باس کرد مەسەن لەگەڵ ئەوەیە بەعزە کەسێک هەیە سێ جەمی ڕئیسیە خوا یعنی بەعزە کەسێک باسەکا بۆ ئێمەشە لە دکتۆر من لە باوک یعنی میتابۆلیزممان لەشمان وەمان لێکە قەڵەوبین بازێکشمان ئێمە زەعیفین ئەلێم ڕاستە و قسێت تا ڕادەیەک بەڵام خواردنت هەیە بازە کەسێک لێ دکتۆر من ئاگام لە هیچ نییە مەسەن باسیم بۆی کە ئەو شتانە خراپایی دکتۆر من کەپەچینۆ ڕۆژی سێ چوار جار نەیخۆمەوە ئیسراحەت ناکەم کەپەچینۆ هەموو شەکرە و شیرە بەعزە کەسێک هەیە سێ جەمی ڕئیسی ئەخوا بەس بەباشی ئەخوا و بەباشیش ئەخەوێ خەو زۆر مهمە توێژینەوە کراوە دیتیان ئەوانش شەوان تاخیرە خەون زیاتر خۆن و خەوشیان خراپە ئەوانە زیاتر قەڵەوە بن لەو کە شێوازی قەڵەویشان لە ناوچەی کەمەرەوە بڵێ دوو نەوع قەڵەوی هەیە قەڵەوی هەیە ناوچەی کەمەر ئەو زۆر خەتەرە پێلەن ئەپڵ شەیپ وەکو سێو بڵێ نەوع قەڵەویەک شێ وەکو هەرمەیە ئەوە قەڵەویەکە دابەش بێت لەسەر هەمووی لەشیان تاڕادێکەوە باشترێکە چکە چەورەکەی ناو گەدا ئەوانەی کە خەویان خراپە و شێوازی بڵێ ناو کەمەرەکانە پێ بڵێ ئەوە زیاتر ئەوانە زۆر مهمە خەو زۆر مهمە بۆ وەزن داگرتن ئەو کەسانی لە 8 ساعت کەمترە خەون ئەوانەوە زیان زیاترێکە لەو کەسانی لە 8 ساعت زیاتر خەون خەوی تەندروست زۆر مهمە خواردنی تەندروست زۆر مهمە جەنابەت باشی وەرزش کرد ئەو زۆر تۆر بەری ڕەمەزانی و پشتی ڕەمەزانش عادەتەن یانێ شلانەی تەندروستی بێت بێژن باشە مرۆڤ حتا 5 ژەمێت خواردنێژی بخوت ڕەنگە ئەو ئاسایی بێت و مرۆڤ شت تەقسیم کرد داباش بکرد بەست ڕەمەزانێدا
ام جمت خویت خورنه چه دا باش بکین اما هر پاشی و فتاره بن پاشی و فتاره یان چه بود خۆی ئەوە باشتێکە پاشی فتار بەس بۆ کەسانی شەکران هەیە کوونە خۆش شەکرا ئەتوانێت لە دوای ئیفتار جەمەکانی بکات سێ چوار جەم کەم خۆری دایم خۆر بێ ئەو بۆ کەسە شەکرەیە بۆ کەسە ئاسایی وەکو ئێمە ناتوانێت کاتی ئیفتار و سێ چوار جەم بەس ئێمە بەڕاستی بەداخەوە بعض زۆربەی کەس کاتی ڕەمەزان وازانێ ئەوەندە سەعاتەی نانی نەخواردەوە مەحروم بووە هەر ئیفتارە تۆڵا کاتەوە لێ حسابی بەیانی شەکەم حسابی بەیانی حسابی هەفتەیەکە کە نەک بەیان خوا پرسیارێک زۆر دەزانیت ینی هەندێک شتێ ئەم خەفەت دەخم کابرا دەبین دادنیشی زۆر ببێت تامی دەخوا خواردن بیت پەیوەندی بە سەقافەتی ئەو ئینسانەوە هەیە کەم خۆری زۆرخۆری ئەکید تو چۆن بەشەر وەکوبلەی تربیەت و ئەوە کراوە لەسەر خواردن بەڵام بەعزە کەسێک شەهیەیە ینی ئەبینی مەلیکی عالەمە و ڕئیسیەکی ئەڵمانیام لەفکردی ماشەڵڵای زۆرەوە ینی زۆریا خواردوانە عیلاقەی هەیە بەڵام تو چۆن پەروەردەکراوی ئەوە دەوری هەیە بەعزە کەسێک شەیە قەلەقە زۆر ئەسڵەن منیش بینیوە کەسانی جگەرە زۆرە چێشن ئەوانە کەمتر ئەخۆن خواردن لە کەسی تر هەکەم کەسە بینی جگەرە چێش زۆر جگەرە بچێشی و خواردن بخوا یا قەڵەو بێ ناو تەمی من هەستەکەم ناو دەمی تاڵە بێ دڵی بڵێ دکتۆر تا بەحسا شەهەیە کرد ئەم چاوە شەهیە خۆ کنترۆل بکەین ئەم گەلە حەس گەلە خۆڕنێ نەکەین یعنی والله دەبی نەفست کۆنترۆلکە قسەکەی جەنابەت زۆر ڕاستە دیسان ئەگەر من شەڕ بە پەنکریاز بفرۆشم لە ڕێگای کاربۆهایدرێت و نەشەویات برسیمە بێ زۆر چۆن من ئەگەر شیرنی بخۆم وایم لێکم ڕێژەی پەنکریاسم ئینسۆلین زۆر بەرز کاتۆ ناوخێنم دوای ئەوە زۆر دابەزێ کا زۆر دابەزی جانمە لەرزێ زۆر برسیمە بێ بەڵام ئەگەر من خۆم فێر کرد شەڕ بە پەنکریاس نەفرۆشم پەنکریاسم ڕێژەیەکی معدلێکی طبیعی فرێدا لە ئینسۆلین نەک بە دائیمەن شیرنی بخۆم شەربەتی شیرنی بخۆم شتی شیرنی بخۆم بەرزی کەم و دایگرم ئەو هەستم بە برسیاتی زۆر نابێ بە باشیش بخەوی برسیت نابێ هەندی مرۆڤ تشتێ شیرین کەمتر بخوت مرۆڤێ تێرترە ئەکیتوانمە بڵێم بڵێ چەند کەمتر بخۆی چەندش دوورکەیتەوە لە کاربۆهایدرێت و نەشەویات کەم بکەین لە ناو سیستمی خواردنی خۆت کەمتر برسی دەبێ بەڵێ دکتۆر حاڵەتێکی دیکە کابرا ئەفتاری کردەوە و ئیدی زۆر برسی بوو بەخۆی نەوەستا و حتا تااقەتی هەبوو خواردی سەحەت و وەزعی تێکچوو ئێوە نەما مستەڕێبار وەزعی تێکچوو سەحەتی تێکچوو مەسەلەن شەکری زیادی کرد یان هەر حاڵەتێک ها زۆری خواردی ئەو پیاوە چ بکە ئەو ئافرەتە چ بکە ینی بە خێرایی پێشەوەی بێ بچێتە تەواری یان لای دکتۆر یان شتێک چی بکاتە بۆی خۆی تەنزیم کات خۆی ئەو کەسانە ئێمە زۆر یەکەم ڕۆژی ڕەمەزان جەنابەت قسەشەکەی زۆرە بینین تەسەمومەکەن هەیە بە خواردن یان جەژنی شەی بینین ڕاستی یەکەم ڕۆژی جەژن چکە مانگێکی ڕێک خۆی فێر کردووە نان ناخوا ڕۆژی جەژنی دێڕاتە چی ماڵە چکولێتی کلوچەیە دەنێ هەتاکم تەسەموم بکات و دێت تاوارە لای ئێمە لەبەرەوە ئەو کەسێک ئێمە بینیمانە دوای ئیفتار زۆر بخوا تووشی خەواویەکە بێ تووشی بێتاقەتیەکە بێ زەوقی نابێ لە یەکشت حەزی لێ نییە بڕاتە دەرەوە حەزی لێ ناو جێگا بێ بازەکان هەستەکەم بە سەرمایەکی زۆر ئەوانە نیشانەی زۆری خواردو بەس دەبێ ئەگەر وەزعی تێک نەچوو پێویستی بە تەوارە نەبوو بە نەخۆشخانەوە نەبوو بۆ ڕۆژی دووەم دەبێ خۆی ئاگای لێ ببلێ کاکە ئەو شتانە نەکەم ئەوانەی کاریگەری خراپ لەسەر من خۆشی فێرکە کەم بخوا لەسەر خواردن هەستێ بە برسیاتی باشتێکە لەوەی وەکو بڵێ زۆر بخوات و وەزعی خۆی تێکچێت مثلا شولاوە زەحمەتە کابرا دێتە دەفتەر نەخوشە بەس حاڵەتی وصایە ژێنی دلێتێت میتە پێی بەێت عیلاجکی و تشتێکی وصای سەریاتی پێکەنینە ینی کەنیۆتە ژیۆ پێێت تشتی وصف سەریواتی مەسەلا گەلەکە خۆری یە نەخۆش بێتێت بۆ تە بەحسی حاڵی خۆت کرد ئەم پێکەنی ناویشە وەزعەکە ئەم دەبی ئەوە نەخوشە ینی ناتوانانی پێ وڵا زۆر حالاتە بینین ئێمە حالاتی سەیرە بینین لەگەڵ نەخۆش مەسەلەن ینی لە خواردن و ئەوانە من لە باسی شتێکتر بووە کەم نەخۆشە کاتە لای من زەخت و سوکەری ئەوانە هەیە بۆ نظامی غذاییمان بۆ دانا و دەرماشم بۆی دانا دوای 2 هەفتە هاتۆ لای من تی دکتۆر ئەو دەرمانت بۆم نووسیوە نەمخوارد ئەو دەرمانت بۆم نووسیوە نەمخوارد ئەو دەرمانت بۆم نووسیوە نەمخوارد هیچی نەخوارد بوو لە دەرمانە هات بۆ لای من وتمەی بۆچی هاتیەوە داوتێ مێ فەحسم کرد هەر پێشەوەی خلاص بوون دەستم کردە سەر سەری تم بسم الله الرحمن الرحیم الحمد لله رب العالمین ئاياتێکم خوێند دکتۆرەوە چیەکەی کاکە وەڵا دوعات بۆکەم دایە وتی بۆ وتم بە عیلاج چاک نابێت مەگەر بە دوعات چاک بیتەوە ینی حالاتی وا زۆر ئەبینی ینی دەرمانە نووسی بۆ نەخۆش بە غەڵەتی
من بەشی هەناسە شیشەکەی زیاتر بەخاخە نووسی بە نەخۆش ئەلێم فێریەکەی چۆن وەریگری ئەڕاتەوە ماڵەوە ئەلێ دکتۆر ئاواکو سپرەی بۆن وەریگرتووە یعنی شتی وا زۆر ئەبینی یا کاوان نەخۆش پێری نان مەخۆرە دکتۆر تو لەوانەش گوتبی وەڵایی بۆنەکەی ناخۆشە بۆنەکەی هەیە بەعزێکی بۆنی هەیە بەعزێکی بۆنی نییە بەس زۆر حالاتە بینی زۆرش پێکەنینە ڕاستیەگەر بینوسینەوە زۆشتی زۆر سەیرە بینین بەڵام وەکو بلێن نەخۆشە حسب ئێمەش کۆمەلگای ئێمە و سەقافەتی مجتەماکە هەموو کەسێک کۆکو یەکسان نییە یەک کەس هەیە نەخۆش لە لای تو تەرکیزەکە بە قسەکانت هەیە ئەڕواتە دەرەوە هەمووی قسەکانی توی لە فکرەت چێ زۆر ترساوە لە نەخۆشەکەی خۆی دوایی دێتەوە لە دکتۆر چیمت پێوت دکتۆر تو چیمت پێوت ڕاهەیە نەخۆش دەجار دێتەوە ژوورەوە ڕەنگە بڵێ ئەمە دەکەم لێرە هیچ خواردنەکەی ئسترێس و قەلەقی زیاد بکات قاوە و چای و جگەرە کێشان و ئەوانە هەمووی سترێس و قەلەقی جگەرە ئەو کاتێ بیخواتەوە قەلەقی کەمەکە ئەو کاتێ بیچێشە دوایەوە قەلەقی زیادەکە بەڵام بەعامەتەن قاوە و چای بڵێ خواردنەوە گازی ئەو زەبەخشەکان طبعا باسی ئەوەشمان نەکرد بۆ خواردنەوە گازیەکانی زۆر خراپن کاتی فول شەکرە و سوء هەضمشەکە ینی هەزمی خواردنیش بە باشی نابێ دەبێت لەم مانگە زۆر خۆمان لێ کەم بکەینەوە زۆر خۆمان لێ دوورکەینەوە بەس چی خواردنێکش باشە بیخۆین مەسەرەن بۆ قۆڵۆن و ئەوانە چایەکێ پێنە چای یەنسون حەبەل حلوە زۆر شتێکی باشە بۆ قۆڵۆن و بۆ هەزم و ئەوانە تەمان ئەو دارسینە و ئەو شتانە بە زۆربەی زۆری باشم بۆ هەزم و بۆ مەناعەتش لەم وەرزە زۆرش بەشەر ئیسفادەی دەکات بۆ شەکرەش باشە خودشتە ڕازی بێت تەندروستیەوە هەرە بۆش بێت گەلک سوپاس بووە بۆ زانیارەکانت ئیشڵە تەندروستیەوە هەمیەوە بۆش بێت یا ڕەبی ڕەنگە دکتوری بژە شولێمان دەکەن ئاوت ئیشڵە ڕزقیەوە هەر هەبێت بەس تەندروستی هەمیەوە بۆش بێت مامۆستا باسی تەندروستیمان کرد ئەمن هەز دەکەم ئەتوو لە پارزە ئیفتری وەیە پێشت ئەو ساڵ ڕەشیقتری لە پار وەیە خلال طبعا او من دبينيها ودوزاني هسبي دكا يا الله نوفي خدي اللي بينا يا الله مرة يا الله خاكو خالي عتري قريت
خباي سوزيتو دينوي تي يوحدو زامي زمزاميتو دينوي تي يوحدو زامي زمزاميتو اللهم صل على محمد وعلى ال محمد. اللهم صل على محمد. هي بارك الله تهنيمه وتهنيه كرنا دو سنات ما القبه كسكيا پیغمبر صلى الله عليه وسلم حساب كأفا جهشتنا مدينة المنورة ام ديتشين صلواتك لازم كبجم صلى الله على محمد صلى الله عليه وسلم بس ام كأميت قلت امي برف مدينة تدي شو صلواتك اللي دي تو صلوات وكو الشوازي يعني بدنجوا دنجي خوي طيبات صلواتك وطيبات أبا أم جاشتنا مدينة باش اللهم صل على صاحب التاج والمعراج يا سيدي يا رسول الله إني أحب لك والله يا رسول الله عاشق مستهام والله لو قلم الزمان من البداية للنهاية ظل يكتب ما كفى والله لو مقام الحبيب تفجرت أنواره والله لو مقام الحبيب تفجرت أنواره للبدر ولا واختفى يكفي أن البدر يخسف نوره لكن نور حبيب الله لن يخسفا صل على محمد وعلى آل محمد بارك الله دربريني خوش ویستی بوو بەڵام بە شێوازێکی عەرەبی بوو و شعرەکی دیکەش هەیە لەسەرەوەی دەرێ هەر بە کوردی یعنی ئەوەیە دەرێ یا رەسوڵ الله ئەوە هاتم لە بۆ خزمەت بە دەردی دڵگرفتارم وش تقریبا تعبیرەکە لەسەرەوەی هەر شاعیرێکیش سبحان الله تەمەشا دەکەی تعبیرەکەی خۆی بە شێوازە گنواندی ئێستا یەک لەوانە سافی هیرانی یەک لەوانە مامۆستا مەلا مخلیس ئەستا شعرەشی دەڵێ مەویش زۆر خۆشە دەرێ مائیل بە غەمم هەردەم زارێکی بە خزمەت گەم لەم بەختەبەدا چی بکەم نایلی بنوم یەکدەم نی ئەوەندە لەگەر عشق و سۆزەکەی تێکەڵ بووە ئەوها دەربڕینی خۆشەویستی خۆی دەربڕی مامۆستا هەتا لە فکرم نەچوە ژبان حاکمی خۆمان گوتی ئەمن هەموو شەوان باسڵاوی لێ بکەین گوتی ئەمن هەموو شەوان لە دیارتان دادەنیشم والله گوتی پێی بڵێ سەلامیشی لێ بکە مەقام دەشتێک دەمەوێ ئەو باش بوو دوێنێ دەبا پێ بڵێم لە بیرم کرد ئێستا بە بیرم هات کامە مەقام دەشت ئەو هەر شتێک دەڵێ مەقام دەشت بێ حاکمەوە تەواو پێشکەشە بە زەناویت
يقدم زاري شبخز مذقم زاري شبخز مذقم مايل بغم مهردم زاري شبخز مذقم زاري شبخز مذقم لو بخت بدا شبكم نايلي بنهم يقدم نايلي بنهم يقدم وناشادم واكثر ماني بربادم واكثر ماني بربادم الخسته وناشادم واكثر ماني بربادم واكثر ماني بربادم زارق بقى فريادم ايسر ويبدي فستم ايسر ويبدي فستم هاي البغى مهردم داري شبخز مذقم داري شبخز مذقم لو بخت بدا شبكم نايلي بنهم يقدم نايلي بنهم يقدم من عبد غلامي توم لو قافي قد نارهم لو قافي قد نارهم من عبد غلامي توم لو قافي قد نارهم لو قافي قد نارهم كم قرب كما صرخهم دستم كلتو بردم دستم كلتو بردم كم قرب كما صرخهم دستم كلتو بردم دستم كلتو بردم وائل بغم وهردم زاري شبخز مدقم زاري شبخز مدقم لو بخت بدا شبكم ناهيل بنهم يقدم ناهيل بنهم يقدم مخلص بزبان ياري امان لد الله ماري امان الله ماري مخلص بزبان ياري امان لد الله ماري امان لد الله ماري رحمتي بكاي باري رحمتي بكاي باري تاهردك مطابق كم تاهردك مطابق كم ما شاء الله ما شاء الله ما شاء الله بارك الله فيك. هي خذي لا يبو او لحاكمي ابو حاكمي لا خو دستوش او ابو حاكمي بو حاكمي خمان بيجرو بيشكشكاري خمان حاكم فرهاد دو مقام بو عزم كرد لقر مقام دشت بري مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا الله الله فيا با مشفيدي افت اخوز يشتكر با اخوازي كرد نبخدي بجام اونو كا وقتي ويا مزقفت هذا قالك خوشه دنگي بسرمانا دنگي نوشكر بيك وقت وقت تراويح مرحبا تيتا حتى 15 و 20 ويبا هيدي بجد بتا خاطر خواستن ابتدأ الوداع ان شاء الله حتى وقتي خدي كريمه اخوك كريم ان شاء الله بالخير ورحمتك رمضان ان شاء الله اخويا ورا سنكاردك مرحبا مرحبا يا شهر رمضان مرحبا مرحبا يا شهر التهليل والتسبيح والذكر والتراويح وتلاوة القرآن فتحت فيك أبواب فتحت فيك أبواب الجنان وغلقت فيك أبواب النيران وصفدت الشياطين يا مستجيب للداعي دب دعوتي بإسراعي يا مستجيب للداعي جب دعوتي بإسراعي واشفي جميع اوجاعي يا مرتجى يا رحمن واشفي جميع اوجاعي يا مرتجى يا رحمن اغفر لعبد مذنب واغفر لعبد المذنب من الخطايا يسكب بحب ساكن يثرب طه
شفيع النيران طيب للداعي بدعوتي بسراي يا مرتجيب للداعي بدعوتي بسراي واشفي جميع اوجاعي يا مبتغى يا رحمن واشفي جميع اوجاعي يا مبتغى يا رحمن. ان شاء الله خدش سراز انا بكاك مدريني قلت ان شاء الله عزيزي. زور سباس الشعري حجازي ولا إنجازي أخي عندك شعري هي تقريبا أو الشعر وكم منازات شو دعاشة دريا مستجب للداعي جيب دعوتي بصراعي يعني خواه دعام قبول جواب مدوى يعني وايم مثلا بنيران مشينا برين أو ما مستبع عربي نخير عربية كديارة يعني خواه جواب مدوى واشفي جميع أوجاعي يعني حس الدرد وإيش وألمم لقلبي هي همو دربك يا مرتجى يا رحمن أي أو كسيك الرجاء قبول الرجاء كان والله دوا واغفر لي عبد المذنب خويا لو عبدو بندي خوش بك جناح بارا بحبي ساكن يثرب اشتكي كرمونجي بودني حمد بحد بو خداي عالمين او خداي داي مدينة مبين رمضان امكرنا امة خير البشر بقر من بكيب ان شاء الله بس وشي باسي كرت صارشكا يا ريت سؤال نبي بتني امنو قوي او دولة امنش لو خمان دقرا نيق مثلا لا برا لا كل شيء دكا او الدافي اللي تتعجد السرودة بجم والله خلاص كسر استايلة شي زواني شو يلا برو دافع خروكا حمدي بي حدبو يلا الله تمام يا دا جاري فيجي بيجي تبع طيبتها يا الله كرد بي حمد بخداي عالمين أو خداي أو خداي دائما دينا مبين من كريمتنا خير البشر يبدأ من يا ربنا حزد بيان كما جرى يبدأ من يا ربنا حزد بيان كما جرى يرقى من الصد عاقل قرأه مطيع نفسه شهوته يرقى من الصد عاقل قرأه مطيع نفسه شهوته يبدأ من يا ربنا حزد بيان كما جرى أي أمة خير البشر نحن وقعنا في الخطر أي أمة خير البشر نحن وقعنا في الخطر ورنا بطريقة معتبرة مشغول بذكر وطاعته ورنا طريقة معتبر مشغول بذكر وطاعته شهوته طاهرة بوتي وانا كي ترشي اولاد ملا كي قصدي روضي مصطفى كي ببيا عباد خزمته ترشي اولاد ملا كي ببيا عباد خزمته عيدا
يتلا يا عمريتك مو وايتنا يا عمريتك هي تلا يا ويا باغي ما شاء الله وإيش الله خذ الشرزو أي رحمة التودي بابتنا إن شاء الله خذ الشرزو أري برو فاش دي ورا حتى نكت نتا الشعرك بو مخون نتا تستك بو مقود روجه وهابي أو زل السبيني وإن شاء الله شعرتان برنامج مامبو يعني أو هلبستي بخينتو شعر كان لا هلبسته شي وهاب سارو بر مداخلة يبكى خوشة صباحي صبي وتعاونوا على البر والتقوى هذه خواف صبي صبي تواو ضلين إن شاء الله الترتيب دكين صبي مادام صبي دي بما بيجابو ميوي جاك ديوري باشيفا دوية هم هدي برف دموي كيفتشين كشو هوا الحمد لله سباز بخدي قالك يا خوشة بهاي شين حتى سارديشة بس يعني كشو هوا إذا بدر كفن هزراخو في كوني دوبكن أو عردو أسمانو هر تستي خدي تشيكري أو جي هر عبادته نابجين في جامعة رمضان بس مالت خوفا بن هنشم در كفن الچولو تشا قرآني بخينن ها وين ما وصل تمام هرجان هر خوشه و هر نعمت خودیه و اشلا خیر تر بد ده هزار خوب تایبتیجی و درسکریت خوده دابکین کو خودی استاد جان تایبتیجی کردستان استاد جان چه کریم باشیوا دویه هاتا پیشکش کردن هم ده خاطر خوازین برا یمین تلویره تشتی تایبتی دو ماهی که ما مصطفی جا کده چه حاضر کن تشتی که تایبت کی کردانه كاينه نوكا استا عندي خاطر استا مخو حافظي خو عندك كاين يلا بخويا هز دكم هشتن ل كرمانزي وبعدين يكم تيناقي بابت هذا كم اكيد تاكيد هاك نوعك تماشم دكي كذا بس انت تيناقي لا كذا بس دي برنامج دوشتي او ابو برنامج دزاين يا زور ما فرقه تيمبوي ويفولا وانا زور سريع قصدك كامل عكسم زور سلو زمان يكشتي دي كشم هي باش باسكن زياتر مثلا برادراني لا سليماني وهلا بزا بيم ضلين تو كاك بو ولا هوليري هات زياتر بال هزير هوليرياني صرف قصيده كي ونازا كاك خو زياتر لقل خلشي هوليرتي كلام بو تعاملك قلنا من دريم ومن آياتي خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم يعني هيك الدلائل قدرتي إخوائي وإنسان بهم اللغة شيء هم اللغة لا إخوائي جورا نشانك اللي بلقوا دليل شيء آياتي كاني جوري إخوائي جورا كوي برين هردا بيجك ليك دي تبقي تمام شوني باسكين هردا بيت ليك هاد شو بحسكين دي تيجي يلا بو ام باشيواش بخواي جورتان دسبيرين سبيني ببرقو بابتي جواز وردا خوشتر میوانی شی تایبەت ئاشکرای بکەین کاکە دەڵێ خۆی خۆشە برا میوانی تایبەتمان دەبێت بڕگەی زۆر چێژبەخشمان دەبێت خوا حافیز و خواتان لەگەڵ مەجبیر نەکەش دوعایەت خۆ وەختەی دوعا بخۆ بۆ عیوە لێ خۆتکن و ئەو خوشتەوێت خۆ بلا هەموو جارجار ناوێ مەجیتی دەبێت ئینشەڵا خودی شوارەزی بێت خودی قەبیل کرد و پۆشی بوو هەمی وەختێت وە خێر و بەرەکەت و سەحەت بن یا ڕەبی ناوي
غفار مولود دخمانين عشقي پیغمبر مولود دخمانين عشقي أفساد واد ولنا رايح ما بين رايح ولنا رايح ما بين رايح طبعي بك على دنياي دردي هذا الشفايناي دردي هذا الشفايناي دخيلت بهم يا رسول الله اي حبيبي زادي بيتون هاتف فوتان امتي حسبنا وزعنا ما وقربان حسبنا وزعنا ما غير خافي غيرتي شيخ عابد القادر شواو بس عابد القادر شواو بغلاد به فوق اسمه ناوم هالجيرة واخوات نوخا